ناسنامەی کتێب ناوی کتێب شەوانی تورکستان بابەت ڕۆمان دانانی دکتۆر نەجیب گەیلانی وەرجێڕانی لە عەرەبیەوە فایق محەممەد نارینی نەخشەسازی ناوەوە کۆمپیوتەری نارین کامەران ڕەفیق نۆرە و ساڵی چاپی یەکەم ساڵی 2016 ژمارەی سپاردن 278 ساڵی 2016 پێدراوە کۆی ژمارەی لاپەڕا 232 لاپەڕا خوێندنەوەی هێمن گەردی کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن پێش دەستپێک لاپەڕا 7 بسم الله الرحمن الرحیم شەوانی تورکستان بەسەرهاتێکی ڕاستەقینەیە ئازاری نەتەوەیەک هاوشێوەی نەتەوەی کوردی موسڵمان کە لەژێر ستەمی داگیرکەراندا تووشی هەزاران پیلان و کوشت و بڕ و ماڵ وێرانی بووەتەوە هاوشێوەی نەتەوەی کوردی موسڵمان دەست بەسەر خاک و سامانەکەیدا گیراوە و بێگانە تێیدا بووەتە خاوەن ماڵ هاوشێوەی نەتەوەی کورد کە لە خودی خەڵکەکەی خەڵکێکی بەکرێگیراو بۆ دەستکەوتێکی مادی پووت یان بۆ پلەیەکی دنیایی دەبنەدا دەستی داگیرکەران و دژ بە ئاین و نەتەوەکەی خۆیان دەوەستنەوە شەوانی تورکستان دەمانگێڕێتەوە بۆ نیوەی یەکەمی سەدەی بیستەم باز لە پەلامارەکانی بێباوەڕان بەرامبەر بە گەلێکی موسڵمان و باز لە ئامانجەکانی شاڵاوی داگیرکەران و مەبەستە گڵاوەکانیان دەکات کە ئەوان پێش هەموو شتێک مەبەستیانە بیر و باوەڕی موسڵمانان لە ناخدا ڕیشەکێش بکەن مێشکی گەنجان ژاراوی بکەن و لە ژێرناوی ئازادیدا بەدڕەوشتیان بکەن داگیرکەران وڵات تاڵان دەکەن و بەهاکانی ژێرپێ دەخەن ئەم مەبەستیانە ئافرەتانی موسڵمان لە خشتە بەرن و لەژێر دروشمی بریقەداری ساختەدا جلی شەرم و ئابڕویان پێفڕێ بدەن من لەم وەرجێڕانەمدا زیاد لە چاپێکی ئەم ڕۆمانەم لەلا بووە جوداوازی شەبووە لە نێوان ئەو چاپانەدا جاری وابووە ماناکانیان لە هەندێ بڕگەدا جوداواز بوون سەرڕایبوونی هەڵەی چاپ کە بە تەواوی مەبەست و ماناکانی دەگۆڕین من لەم وەرجێڕانەدا ڕاوەی ئاەتەکانم بە کوردی و چەند ڕوونکردنەوەی پێویست لە پەراوێزدا نووسیون ئەوەی لە پەراوێزدا هاتووە بەندە نووسیوینی و لە چاپە عەرەبیەکاندا نەهاتووە فایق محەممەد نارینی 15 دەی 1437 کۆچی مەدینەی پیرۆز جمەی دێ لە حاجیانی ماڵی خوددا خەڵکانێکی زۆر لە گشت ڕەگەز و ڕەنگێک دەوری حەرەمی مەکیان داوە ڕەشپێستی ئەفریقیایی و سپیپێستی ئەوروپایی و ئەمریکایی و ڕوخسارە ڕەنگ زەردە جوداوازەکانی ئەو پەڕی ئاسیا عەرەب و عەجەم بەلێشا و بەدەم گوتنەوەی لا ئیلەهە ئیللا الله و ئەڵڵاهو ئەکبەرەوە هەنگاو دەنێن بە چوار دەوری ماڵی ئەڵڵا تەواف دەکەن لە نێوان سەفا و مەڕوادا بە هەڵوەرە دێن و دەچن یان لە مەقامی ئیبراهیمدا نوێژ دەکەن لە چێبڕچێدان بۆ خواردنەوەی چەند دڵۆپە ئاوێک لە ئاوی زەمزەم لێرەدا لەم خاکە پیرۆزەوە خەڵکەکە کە هەر یەک لەلایەکەوە هاتوون زمانیان یەک نییە و ڕەنگەکانیان جوداوازن وەکوو برا بە یەک دەنگ تاکە شتێک کە کۆیان دەکاتەوە ئیمانی هێنانە بە ئەڵڵا و با پێغەمبەر و با کتێبەکەی دوای ئەوەی نوێژی نیوەڕۆم کرد ڕێگای شوێنی نیشتەجێبوونم لە مەککا گرتە بەر لەسەرخۆ بە چەند کۆڵانێکدا گوزەرم کرد لەوێ تەسبیح بەرماڵ کڵاوی نەخشێنرا و کتێبی نزاکان دەفرۆشران چوومە فرۆژگەیەکی بچووکەوە و دانیشتم تەماشایەکی ڕوخساری خاوەن فرۆژگەکەم کرد پێدەچوو تەمەنی سەروی 7 ساڵ بێت ئەو عەرەب نەبوو ئەمەش بە سەر و جێلاک و ڕەنجی ڕوخسار و زمانگرتنەکەی دیار بوو کە عەرەب نییە چەند تەسبیحێکی جوانم گرت بە دەستەوە و پێم گوت خەڵکی چ وڵاتێکیت بە نیگەرانیەکەوە
چاوی تێبڕیم و گوتی خەڵکی وڵاتە بەرفراوەنەکانی ئەڵڵام دەزانم مەبەستت کام وڵاتە خەڵکی تورکستانم کەمێک ڕامام پاشان گوتم ئەم وڵاتەی باسی دەکەیت سەر بە تورکیایە زەردەخەنە گاڵتە ئامێزەکەی زاڵ بوو بەسەر ڕوخسارە خەماویەکەیدا و گوتی نەنجی موسڵمانان لەوەدایە کە وڵاتەکانی خۆیان ناناسن چکارەیت پزیشکم من خەڵکی میسرم خەڵکی وڵاتی ئەزهەریت و نازانی تورکستان لەکوێیە باشە بێگومان تۆ ئیمامی بوخاری و ئیبن سینا و فارابی و فەیلسوف و زانا و شارەزا بەیرونی دەناسیت بەڵێ دەیان ناسم ئەوانە خەڵکی وڵاتەکەی منن پاشان ئەم پیاوە کە ناوی مستەفا موراد حەزرەتە باسی تورکستانی بۆ کردم باسی ئەوەی بۆ کردم کە تورکستان دەکەوێتە ئەو پەڕی باکوورەوە لە ئەنجامی داگیرکاریەوە بۆ دوو بەش دابەش کراوە تورکستانی ڕۆژهەڵات و تورکستانی ڕۆژئاوا ڕووسەکان تورکستانی ڕۆژئاوایان داگیر کرد و خستیانە سەر یەکێتی سۆڤیەت تورکستانی ڕۆژهەڵاتیش هەر لە کۆنەوە چینیەکان داگیریان کردووە و خستویانەتە سەر وڵاتەکەی خۆیان و ناوی سینغیان گیان لێناوە کە مانای وڵاتە نوێیەکە دەگەێنێت ئەوەشی پێگوتم کە شیعیەت هەردوو باڵی ڕاکێشاو بەسەر تورکستاندا ڕۆژهەڵات و ڕۆژئاواکەی بەم شێوەیە وڵاتێکی ئیسلامی لەدەستچوو کە بە یەکێک لە وڵاتە هەرە مەزنەکانی ئەڵڵا دەژمێردرا لە ڕووی ژیاری و مێژووی و شکۆمەندیەوە ئەم وڵاتە ئەندەلوسی دووەم بوو نەنجی موسڵمانان لەوەدایە کە ئاگان لە مێژووی خۆیان نییە شتێکی کەم نەبێت هیچ لەسەر وڵاتەکانیان نازانن ئەوەی گوت و چەناگەی بەڕیشە سپیەکەوە هەڵدەڵێزی و پاشان ڕووی تێکردم و گوتی چادەخۆیتەوە؟ بەڵێ بەڵام من باسی ئەم بەسەرهاتەم لە سەرەتاوە دەوێت پەرداخە چاکانی لە منداڵێک وەرگرت کە پێدەچوونەوەی بێت و گوتی بەسەرهاتەکە کارە ساتێکی دوور و درێژە حاجیەکان ساڵانە دێن بۆ مەککە سروتەکان بەجێ دەهێنن پاشان چۆن هاتوون ئاواش دەگەڕێنەوە ئایا حاج تەنها بۆ ئەوە فەرزکراوە لەسەر مسلمانان کە بێن و بگەڕێنەوە من وای نابینم چیە لە بری من بەسەرهاتی ئەم گەلە مسلمانە کەساسا کە لە نێوان دڵڕەقی داس و چەکوشدا کەوتووە بە هەموو میوانێکی ئەم ماڵە پیرۆزە ڕادەگەێنێت باشە دەتوانین شەوێت چاومان بەیەک بکەوێت هەندێک تێبت بۆ ئامادە دەکەم باسی بەسەرهاتی دوور و درێژی خۆمت بۆ دەجێڕمەوە ڕاستە من لێرەم بەڵام چاوەکانم وابەستەی خاکە سەوزەکەن وابەستەی چیا ئاسمانیەکەن چیای تیانشان چاوەکانم وابەستەی چیای بامیرن کە دەکەوێتە نێوان سنوورەکانی پاکستان و تورکستان چاوەکانم وابەستەی ئەو ئافرەتانن کە لەچکەکانیان فرێداوە و چاوەکانم وابەستەی ئەو گەنجە بێهۆشکراوانن کە بەرەو پەیمانگاکانی زانستی نوێ دراونەتە بەر بۆ ئەوەی فێری بێبڕوایی بکرێن بۆ ئەوەی بە درۆ و شتی تڕۆهات مێژکیان ئاو دێر بکرێ هەتاکو مێژووە ئیسلامیەکەی بیر بچێتەوە چاوەکانم وابەستەی منارە و گومەتی مزگەوتەکانە چاوەکانم وابەستەی ئەو پۆلە خەبات جێڕەیە کە لە سنوورەکانی سیبریاوە پەلامار دەدەن و بە ئازار و ڕیسوایی و دەربەدەریەوە دەسووتێن من خەڵکی تورکستانی ڕۆژهەڵاتم ئەوەش بەسەرهاتی منە لە سەرەتاکەیەوە بەشی یەکەم لاپەڕا 15 ئێستا ئێمە لە ساڵی 1930 میلادی داین من لە هەرێمی قۆمۆڵ دەژیم هەر لەم ساڵەدا بوو چین ئەم هەرێمەی داگیر کرد لە دوای داگیرکردنیشی فەرماندەی سەربازی ئەو ناوچەیە کە فەرماندەیەکی چینی بوو بە فەرمانڕەوا و هەموو شتێکیش بە ئارەزووی ئەو هەڵدەسوڕێنرا خەڵکەکەش پەژارە و غەم دایگرتبوون و بە چاوەکانیانەوە دیار بوو میری داماوی قۆمۆڵیش لە کۆشکەکەیدا دەژیا هیچ دەسەڵاتێکی نەمابوو ئەو تەنها بەناو میر بوو بە چاوانی خۆم چینیەکانم دەبینی کە بەلێشا ڕویان دەکردە ئەم وڵاتە مەبەستم
هەرێمی قۆمۆڵە. حکوومەتی چینیش بە پارەی دزرا و تاڵان براو هاوکاری دەکردن بۆ ئەوەی ئەم خاکە بکڕن و شوێنی بازرگانی و خانووی لەسەر دروست بکەن. ئەو کات من تەمەنم نزیکەی 25 ساڵ دەبوو. قورئانم لە مزگەوتدا لەبەر کردبوو. فێری خوێندنەوە و نووسین ببووم بە زمانی عەرەبی و بە زمانی وڵاتەکەی خۆم. من زمانی چینیش دەزانم. ئێمە دراوسەی چینین. لە هەمان کاتدا دەتوانم بە زمانی مەنگۆلیاییش کە نزیکن لە ئێمەوە و لە ژێر دەسەڵاتی ڕووسەکاندایە قسان بکەم. جەنگیزخان و منداڵەکانی لەم وڵاتەی مندا ژیاون. بەسەرهاتەکانی ئێرە لەسەر گشت هونەر و ڕەنگەیەک زۆرن. ڕۆژێک لە ڕۆژان فەرمانڕەوا چینیەکان فەرمانێکی دەرکرد. ئەم سەر و ئەو سەری وڵاتی هەژان. بەم فەرمانە تورکستانیەکانی ناچار کرد کە نابێت هیچ تاکێکی تورکستانی چیژی بەمێرد نەدات. ئەگەر هات و چینیەک هاتە داخوازی هەر چەندە جوداوازی بیر و باوەڕیشیان هەبێت. داگیرکاری شتێکی کاتیە و کۆتایی پێدێت. شەڕ لە دژی دوژمن پەلامار و تێکشکانە. بەڵام ئەگەر دوژمن هەستی خەڵکی لەژێر پێ بنێ و بە چاوێکی سووک بڕوانێتە شەریعەتەکەیان و گاڵتە بە ئاینەکەیان بکات، ئەوە ئەو کارە لە سەرووی توانەکانەوەیە. فەرماندا چینیەکە ناردی بە دوای میرە داماوەکەی قۆمۆڵدا و پێی گوت: ئەی میر، بڕیارم داوە ببمە زاوات. میریش ڕەنجی زەرد هەڵگەڕا و پەنجەکانی هاتنە لەرزین بە کزۆڵیەکەوە گوتی: ئەی فەرماندا، هەروەک دەزانیت نابێت شتی لەم زۆرە ڕووبدات. فەرماندەکەش دایە قاقای پێکەنین و بە گاڵتە جاڕیەکەوە گوتی: لای من شتێک نییە پێی بگوترێت نابێت. ئەمە فەرمانی خوایە. خوداوەند دەست وەرناداتە دڵانەوە. من کیژەکەتم خۆش دەوێ. فەتحکاران ڕێزیان لە بیر و باوەڕی ئەو وڵاتانە دەنا کە فەتحیان دەکرد. ئەمانە تۆ دەیڵێت قسەی پڕوپوچن و من بڕوام پێیان نییە. ئەوەی تۆ باسی دەکەیت فەرماندا لە مردن قورسترە. فەرماندەکەش ڕووی گرش کرد و قیڕاندی: ئەم کارە تایبەتە بە شازادەوە. بڕۆ پێی ڕابگێنە، تەنها چەند کاتژمێرێکت لە پێشماوە. میرە تورکستانیەکەش چووە دەرەوە، ئاگای لە دەوروبەری خۆی نەما. ئەمە ئەو پەڕی سوکاتی پێکردنە. کۆشکەکەی وەکو شتێکی قێزەون هاتە پێشچاوی، وەکو ئەوەی کۆشکەکەی هات بێتە یەک و ئازار بەخش بێت. بە چ ڕوویەک هاوژین و ڕۆڵەکانی ببینێت. ژیان بەنسبەت ئەوەوە هیچ نرخێکی نەماوە. ئایا هەڵبێت بۆ چیاکان و گژ و گیا بخوات و ببێتە هاوڕێ و هاودەنجی دڕندەکان، تاکو خۆی دوور بگرێت لە ئاست کارە ساتەکە و بە چاوەکانی نەیبینێت؟ ئای دەبێت چەندە مرۆڤێکی بێدەسەڵات و سەملێکرا و خەمبار بێت. بەتایبەت ئەگەر هات و مرۆڤەکە پێشتر خاوەن پلە و دەسەڵاتی بێسنوور بێت. میر چووە کۆشکەکەی خۆیەوە. شمشێرە کۆنەکەی بینی چۆن ماندوو ئاسا شۆڕ بوونەتەوە. تفەنگە درێژەکانی بینی چۆن وەکو لاکە کاوڕی بۆگەن بەسەر دیوارەکاندا کەوتون. مێژووی باو و باپیرانی بەنووستویی لە ئامێزی لاپەڕە پێگنووساوەکاندا کە تۆزی لەسەر نیشت بوو بینی. هاوژینەکەی سرپانی بە گوێیدا و وتی: ئەوە چیتە؟ ئەویش دووچاوی پڕ لە فرمێسکی هەڵبڕین و گوتی: چاوەنواری فەرمانی ئەڵڵا دەکەم. هاوژینەکەی هیچ لێی تێنەگەیشت و گوتی: چیوا نەڕەحەتی کردویت؟ من چاوەنواری هیچ چاکێک نیم لەم چینیانە. ئەوانە نازانن بەزەیی چییە. ڕاست دەکەیت. فەرماندەکە دەیەوێت کچەکەم مارە بکات. پاشان وەکو شێت هاواری کرد: کچەکەم؟ وەرە هۆ چی ژۆڵەکەم؟ پاشان فرمێسکێک لە برژانگەکانی ترازا و ئەویش سڕیەوە و گوتی: شازادە ئازیزەکەم، ورچە بێعەقڵەکە دەیەوێت بتخوازێت. ئەم کارەش ئەستەمە ڕوو بدات. ئایا تۆ ڕازیت؟ شازادە بچکۆڵەکەش هەردوو چاوەکانی زەق هەڵگەڕان و بە ناڕەحەتیەکی تێکەڵ بەسەر سوڕمانەوە گوتی: ئەمە یانی چی باوکە گیان؟ میرە تورکستانیەکەش پێکەنی و ڕەنجی سوور هەڵگەڕا. لەگەڵ خۆیدا دوا و گوتی: زۆر شت هەن، ئێستا بێمانان.
تەنانەت خودی ژیانیش ئێستا هیچ مانایەکی نییە. بەڵام باوکە گیان، من ئەوم دەوێت، ئەویش تۆی دەوێت، نەفرەتی لێبێت. هەردەم نەفرەت بەردۆڕاوەکان دەکەوێت. لە چ شەریعەت و ئاینێکدا کچان بە زۆر ناچاری مێردکردن دەکرێن؟ کچەکەم، پەیوەندی نێوان سەرکەوتو و دۆڕاو لا لە بنەما ویستی ئازاد ناکاتەوە. پاشان میری دۆژداما و سەیرێکی دەوروبەری خۆی کرد و هەستی کرد کە ئاسمان دەستی ناوەتە بینی و وەختە هەناسەی ببڕێت. بات و ڕێیەوە هەڵیدا ڕایەخەکانی نزیکی و گوتی: ئایا تۆ ڕازی دەبیت؟ مردنم پێ باشترە نەک ئەم داوایە. بۆچی؟ فەرمانی ئەڵڵا لەسەروی فەرمانی چینیەکانەوەیە. هەستایەوە سەر پێ و شازادە بچووکەکەی لە ئامێز گرت. چاوە جوانەکانی ئاماژە بە دۆژدامانێکی کوشندە دەکەن. ڕوخسارە گەشاوەکەی وەکو گوڵێک بوو، ورتەورتی ترسی لێوە بێت. پاشان بە هەنسکی گریانەوە گوتی: بڕوا ناکەم باوکە گیان، بڕوا ناکەم هیچ کیژۆڵەیەک ئاوا بدرێتە بەر ڕۆیشتن بەرەو گۆڕەپانی لە سێدارەدان. زۆر لەم کارە ئاسانترە. میر چاوی کچەکەی سڕیەوە، دەستێکی هێنا بە قژە نەرم و زەرد ڕەنگەکەیدا، بە سۆز و بەزەیەوە دەستێکی هێنا بە ڕوومەتە سوورباوەکەیدا. پاشان پێیدا بە زەویدا و هاواری کرد. نابێت شتی وا ڕوودات. هاوژینەکەشی بە دەنگێکی لەرزۆکەوە گوتی: دەبێت لێزانانە ئەم کارە تێپەڕێنین. دەزانم ئەو بە شکست ڕازی نابێت، ڕێو شوێنی توندیش دەگرێتە بەر. تۆ باش شارەزای فەرماندە چینیەکانی. دوورترین مەودایەک ئەو بیگاتێ چییە؟ ژیانی من نییە؟ هاوژینەکەی بە پەژارەوە سەری خۆی لەقاندەوە. میرە تورکستانیەکە بانگێکی کرد: مستەفا موراد حەزرەت، فەرمانی گەورەمە، چوومە ژوورەوە بۆ لای بەبێ ئەوەی سەیری نێوچاوانی بکەم. مستەفا کاغەز و مەڕەکەب و قەڵەمم بۆ ئامادە بکە. میری ئێمە دانیشت و دەستی بە نووسینی کورتەنامێ کرد بۆ فەرماندە چینیەکە کە ئەمەی خوارەوەی لە خۆ گرت بوو. فەرماندەی سەرکەوتوو: ئەم کارە لە دەرەوەی بازنەی دەسەڵاتەکانی منە، چونکە ئاینەکەمان ڕێگە بەم جۆرە کارانە نادات. لەلایەکی دیکەوە کچەکەم بیر لە مێردکردن ناکاتەوە، بۆیە دەمبینی ناچاری ڕەچاوکردنی هەندێ نەریتی ئاینی مرۆیی دەبمەوە. وڵاتی چینی ڕەسەنیش بەوە قایل نابێت نەریتی دراوسەکانی پشتگوێ بخرێت یان نکۆڵی لە بیر و باوەڕ و گاڵتە بە هەست و سۆزیان بکرێت. ئەو بابەتەش پەیوەست نییە بە گەورەی چین و سوپاس سەرکەوتوەکەی. ئەمە بابەتەکی لاوەچیە و لە دوای ئەوەی سەرتاپای وڵات ملکەتی چین بووە و چارەنووسی سیاسی و مادیشی کەوتوەتە ژێر دەسەڵاتی ئەوەوە. هیچ ڕنگدانەوێکی خراپی نابێت بەسەر وڵاتی چینەوە. بڕوان پێ بکە، جێبەجێکردنی بابەتێکی ئاوا سەرنجامێکی خراپی دەبێت کە زیان بە پەیوەندی مێژووی نێوان هەردوو گەلی چین و تورکستان دەگەێنێت. ئەگەر تەواو لە ئەنجامەکانی ئەم یاسایە بکۆڵینەوە کە ئافرەتە موسڵمانەکانی تورکستان ناچار دەکات مێرد بە چینیەکان بکەن، ئەوە بۆمان دەردەکەوێت کە لەو پەڕی ترسناچیدایە. مەبەستیشم لەم قسەیە هەڕەشەکردن نییە، بەڵکو بەرژەوەندی دۆستان و بەرقەرارکردنی ئاسایشم دەوێت لەو وڵاتدا. سوێندت دەدەم بە هەموو گەورەی و پیرۆزیەک چاوێک بەم مەسەلەیەدا بخشێنیتەوە، بەو هیوایەی هەموو ڕوویەکی ئەم مەسەلەیەت بۆ ڕوون ببێتەوە لەگەڵ ئەو پەڕی سڵاو ڕێزمدا. میری قۆمۆڵ. هەواڵەکان وەکو بڵاو بوونەوە ئاگر بە پوش و پەلاشدا بڵاو بوونەوە. پەرژینەکانی کۆشکە بەرزەکەی تێپەڕان، کەوتە سەرزاری ژنان و لە ماڵاندا ژاوە ژاو دەستی پێکرد. پیاوانی تووشی تووڕەیی کرد و پەژارە و هەستکردن بەلاوازی کرد. ئارامگرتن لەسەر داگیرکردنی خاک بۆ ماوەیەکی دیاری کراو تا ئەو کاتەی هەلی ڕزگار بوونت بۆ دەرەخسێت کارێکی ئاسانە. بەڵام دەستوەردانە تایبەتمەندیەکانی خەڵکی بەم شێوەیە و دەستکاریکردنی ئابڕوو و بیر و باوەڕی خەڵکی مەسەلەیەکی دیکەیە و ئەو پەڕی ترسناکی لەخۆ دەگرێت. کاتێک فەرماندە چینیەکە نامەی میرە تورکستانیەکەی خوێندەوە
کە من بۆم هێنا بوو لولی کرد لە دەستیا و فڕیدا سەرزەوی و تفێکی تێکرد پاشان ڕووی کردە من و گوتی بە میرت بڵێ ئەو هەر وەکو منداڵ تێکەڵ و پێکەڵ دەکات ئەمە یاسای سەنی باوکی چینی مەزنە هیچ هێزێکیش لە سەر ڕووی زەویدا ناتوانێت یاساکانی پوچەڵ بکاتەوە هەر لەو شەوەدا میری منیان ڕاپێچی زیندان کرد لەو شەوەدا خەڵکی شار دەستیان بە گریان کرد هەروەکو چۆن دوێنێ شەو بۆ شەهیدانی شەڕەکە گریان لەم شەوەدا خەڵکی زانیان هێرشی چینیەکان مەترسیەکی گەورەتر لە مەترسی داگیرکردنی خاک لە خۆ دەگرێت هەر لەو شەوەدا خەو لە چاوی پیاوان و چیژاندا زڕا خراپترین نەکبەتی ئەوەیە مایەی پێکەنین بێت چیژان بە دوای پیاوی موسڵماندا دەگەڕان بۆ ئەوەی مێردیان پێ بکەن پێش ئەوەی بدرێنە بەر بۆ لای شەڕکەرێکی چینی یان بۆ لای کۆچکەرێک لە کۆچکەرەکانیان من بەسەراتێکی خۆشم لەو بارەیەوە هەیە من ماوەی ساڵێک شەیدای یەکێک لە کارەکەرەکانی کۆشک بووبووم ئەو منی خۆش نەدەویست و ڕازی نەبوو مێردم پێ بکات بەتەمای پیاوێکی لە من پلە بەرزتر بوو چونکە من تەنها پاسەوانێک بووم لە کۆشکەکەدا کۆشکیش تەنها دەرگای بۆ خانەدان و پلە باڵەکانی میلەت لەسەر پشت بوو کاتێک میر ڕاپێچی زیندان کرا ئەو بە پەلەو بەڕوخسارێکی فرمێسکاویەوە هاتەلام و گوتی مستەفا من وا لەبەر دەستت دامە منیش لەو کاتەدا زۆر نیگەرانی چارەنووسی میرە داماوەکە بووم دنیام لەبەر چاو کەوتبوو بەتوندی قیڕاندم بەڕووی کارەکەرەکەدا و پێم گوت نەزمەت اللەیل لا تۆ لەبەر چاوم پێدەچێت پێشتر من نیگەرانم کردبیت بەڵام من خۆشم دەوێت وێنەی میری بەندکرا و خەیاڵی داگیر کردبووم زۆر زەحمەتە وێنای پیاوە گەورەکان بکەیت چۆن لەسەر خۆ و بە کەلەپچەکراوی هەنگاو هەڵدەگرن وەکو کۆیلە دەدرێنە بەر پەروەردگارە زۆر ئەستەمە ئەم دیمەنە بە درێژایی ژیان لەبیر بچێتەوە سەرڕای ئەوەش میر سەربەرزانە بە نێوان پۆلیسەکانی چیندا دەڕۆیشت زۆر بە گەورەیەوە خۆی دەنوان بەسەریاندا لە بێدەنجەکەی شۆڕشێک و لە خۆ بەدەستەوەدانەکەی گەردەلوولێک و لە داڵغە قوڵەکانیشی هاوارێکی خوێناوی ترسناک بەدی دەکرا کۆنە عاشقەکەم گوتی مستەفا حەزرەت چاوەنواری چیت بۆ وەرامم نادەیتەوە دوایی تا کۆتایی ژیانت پەنجەی پەشیمانی دەگەزیت ئەگەر هاتوو چینیەکی ناکەس بەچە منی بۆ خۆی برد منیش وەکو ئەوەی تۆڵەی خۆمی لێ بکەمەوە من هاوسەرگیری ناچاریم ناوێت ئەی بێمێشک ئەم هاوسەرگیریە ئاواتەکانت دەهێنێتە دی و منیش قوتار دەکات ئابڕوو ئاینیشمان پارێزراو دەبن ئاوڕێکم لێدایەوە و بینیم فرمێسک لە هەردوو چاوەکانیدا قەتیسماون هاوارم کرد مەگری وام لێ هاتووە حەز ناکەم بڕوانمە نێو چاوانی خەڵک هەموو جێگەیەک هەر بە فرمێسکە ئەم ژیانە مایی قبولکردن نییە باش بزانە تاکو میر لە زیندان نێتە دەرەوە من ژن ناهێنم ئەویش لێم نزیک بیەوە و سپانی بەگوێمدا شێتە سەردەمی می بەسەر چوو چارەنووسی خۆت گرێمەدە بە جیهانێکەوە کە بوون و شکۆمەندیان لەدەست داوە باڵیم گرت و بە توندی ڕامۆشاند و گوتم ئەمە ناپاچیە نەجمە تۆ هەڵەی مستەفا من وەکو گیانی خۆم میر و خانەوادەکەیم خۆش دەوێن بەڵام چاوەنواری هیچ مانایەکی تیان نییە هەتاکو ئەم هەلا لەدەست بدەیت خودی میریش بەم کارە ڕازی نابێت بێ ئەوەی بایەغ بەم مەسەلە بدەم بەجێم هێشت خەڵکی کۆشکیش تێکڕا خەمبار بوون هاوژینی میریش وەکو شێت بەناو کۆشکەکەدا هات و چۆی دەکرد بێ ئەوەی تامی هیچ شتێک بکات بەبێ ئاگایی ئەم سەر و ئەو سەری دەکرد کوڕ و کچ و خزمانیشی بە خەمباریەوە لە پێش چاوان ون بوون بەڵام کچە بچووکەکەی لە هۆڵی کۆشکدا بەڕایەخی گرانبەها ڕازێنرابیەوە ڕاوەستا و گوتی چی دەڵێن ئەگەر مێردی پێ بکەم و پاشان بیکوژم هیچ کەس گوێی بەم قسەیە نەدا
ئەویش بە نیگەرانی و دوودڵیەوە دەستی بە ورتەورت و هەڕەشە کرد. لە کۆتاییشدا دایکی کە ئافرەتێکی ژیر بوو بە هێواشیەوە دای بەسەر شانیدا و پێی گوت بابەتەکە زۆر لەوە گەورەترە. ڕۆژی دواتر سەر شەقامەکانی قۆمۆڵ پڕ بوون لە کارەساتی جەرگپڕ. موچڕکیان بەلەشی مرۆڤدا دەهێنا، مووی سەریان لە ترسدا سپی دەکرد. پۆلیسەکان کچانیان ڕادەکێشە تاکو بە زۆر بیاندەن بە سەرباز و کۆچکەرانی چینی. ئەو باوکانش کە دشت بەم کارە دەوەستانەوە جەستیان بە قامچی شین و مۆر دەکرایەوە و دەدرانە بەر قۆناغەت تفەنگ، بە سوکاتیەوە دەدرانە بەر شەق و زلە. زۆرێک لە خانەوادە ڕەسەنەکانیش لەگەڵ هاتنی تاریکە شەودا بۆ دەرەوەی شار هەڵدەهاتن یان پەنایان بۆ چیاکان دەبرد. هەندێکیشیان دەشت و سارایان دەگرتە بەر. ڕۆژانێکی پڕ لە خەم و ئازار بەسەرچوون. پیاوێکی ناودار هەبوو لە شارەکەماندا بە ناوی خۆجا نیاز حاجی، هزروان و نیشتیمان پەروەر، ئازا و بەجەرگ. پیاوان لە قۆمۆڵ بۆ وەرگرتنی زانیاری دەچوونە لای. ئەویش دەیگوت ئێوە دەزانن هۆکارەکانی سەرکەوتن چین، ئارامگرتن و خۆڕاگیری، خەباتکردن تاکو مردن. لە دوای قسەکانی موحەممەد هیچ شتێکی نوێ نییە. تەماشاکەن ئاسن تەنها بە ئاسن ورد و خاش دەکرێت. ئەوەی من دەیزانم خەڵکانێکی بێ ئابڕوو هەرچەندە دەخۆن و دەخۆنەوە و هەناسە دەدەن، بەڵام ئەوان مردوون. تەنها کار و کردەوەی دوژمن بە خراپە مەزانن، بەڵکو بە کەمتەرخەمی خۆتان شین بژێڕن، خۆ بەدەستەوەدانی خۆتان بە خراپە بزانن. ئایا لێم تێدەگەن؟ بەڵام شەپۆڵی ستەم ڕۆژ لە دوای ڕۆژ بەرفراوانتر دەبێت، هاواری فریاکەوتن زیاتر بەرز دەبێتەوە، قامچیەکانیش زیاتر جەستە ڕووتەکان لە توپەت دەکەن. ئافرەتانیش بەرەولای سەربازە داگیرکەرەکان دەدرێنە بەر. پیاوانیش هەز بە شەرمەزاری و بێدەسەڵاتی و ڕیسوایی دەکەن. سەربازەکانیش بە قاقای پێکەنینەوە ئاهەنگ دەژێڕن، بە مەستی و ئارەزوو بازیەوە دەست لە جەستەی ئافرەتان دەدەن، هەروەکو ئەوەی دەست لە ئاژەڵێکی نمایشکراو بدەن. قۆمۆڵ وەکو ئاوی نێومەنجەڵێکی بێ هەناسە دەکوڵێت کە جێ هەناسەیەکی نەبێت تووڕەیی پەنگ خواردی و خۆی لێوەی دەربکات. میری وڵاتیش بە تەنیایی لە زینداندا ژیان بەسەر دەبات و ئازار دەچێژێت. دەبێت منی بەندەی بێ دەسەڵاتیش مستەفا موڕەد حەزرەت چیم لە دەست بێت. سەرداری ئەم وڵاتی ئێمە شێری جەربەزە خۆجە نیاز حاجی پێی گوتم مستەفا بچۆرە لای میرت لە زیندان، پێی بڵێ دەبێت بە دوای دەرچەیەکدا بگەڕێت. بەشی دووەم. لاپەڕا 29. لە دنیادا بەدەگمەند و کەس دەبینی ناکۆک بن لەسەر ڕاستی، بەڵام زۆرجار ڕۆچوونی دەروونەکان لە هەوەسبازیدا ڕاستی دەکەن بە ناڕاست و ناڕاستیش دەکەن بەڕاستی. سەرەڕای ئەوەی من یەکێکم لە پاسەوانانی کۆشک، بەڵام مرۆڤێکی هەزناسکم، بچووکترین خراپە ناخم پڕت و ڕێی دەکات. گێچەڵ پێکردنم ڕەوانەی زریانێکی پڕ لە ڕق و تۆڵە سندنەوەم دەکات. تەنانەت ئەو کارەکەرەش کە تا دوێنێ شەو منی خۆش دەویست تەشقەڵەی پێدەکردم، من لە ناخەوە خۆشم دەویست، دۆخە لە ناکاوەکە وای لێکرد هەڵوێستی خۆی بگۆڕێت. ئایا ئەو کەسەی هەڵوێستی بگۆڕێت هەست و سۆزیشی لەگەڵدا دەگۆڕێت؟ بڕوان پێ بکە، من نازانم دنیا چوو بوو بە یەکدا، هیچ شتێک لە جێی خۆیدا نەمابوو. لە قۆمۆل چینیەکان مارەکردنی کچەکانمان بە بیانوێشی سادە و ساکار بەڕەوا دەبینی، بە بەهانەی ئەوەی خەڵکی هەموو بران و ئەوان براوەی شەڕن. پێشیان وابوو میهرەبانی دەنوێنن کاتێک ئافرەتانمان لە سایە یاسادا دەبن، نەگوەکو کەنیزەک و دەستکەوتی شەڕ. ئەم مەسەلەیەش بە تێڕوانینی ئێمەی تورکستانی ستەمێکی زۆر گەورەیە. ئەگەر چینیەکان نێنە ژێرباری حکمی ئەڵڵا، ئەوە جگە لە شەڕ
هیچ چارێکی دیکەمان نییە. مەبەستمەوەیە دەبێت بەرەو مردن ڕاپێچ بکرین. شەڕ بە تێکشکانی ئێمە کۆتایی پێهات. سەرەڕای ئەو گەماروەی فەرماندەچینیەکە سەپاندبووی بەسەر میردا، بەڵام بواری بە چەند پیاوێک لە پیاوانی میردەدا سەردانی بکەن. بەو هیوایەی هەلێک بدۆزنەوە و میر قایل بکەن کچەکەی مارە بکات لە فەرماندەچینیەکە. میریش لە جێگەی خۆی خەریکی نوێژ و بیرکردنەوە بوو. نیگەران بوو لەوەی زەمانە لە بیری بکات، لە کۆشکەوە بخرێتە کونجی زیندانەوە، لە فەرمان ڕەواوە ببێتە فەرمان بەسەر کراو. فەرمانیش دەچێ وەربگرێت لە مرۆڤێکی کافر کە باوەڕی بە ئەڵڵا و بە پێغەمبەرەکەی نییە. من دەزانم پاشا تێکشکاوەکان چەندە خەمبار و نیگەرانن. ئەوان کەم جار دەگرێن، بەڵام ئازارەکانیان لە ناخیاندا مۆڵ دەدەن و پاشان وەکو زریانێکی ئاگرینی بێبەزەیی هەڵدەچێت. بە شپڕزەیەوە چوون بۆ لای میر، هەموو جەستەم هاتە لەرزین. وتی: مستەفا حەزرەت، چی تۆی هێناوەتە ئێرە؟ وتم: ئێمە بەبێ تۆ هیچ نرخێکمان نییە. وتی: ئێوە مردن، ئەوەش ڕوویدا حیکمەتی ئەڵڵای تێدایە. ئەو مردانە تۆیان دەوێت گەورم. چۆن؟ واقی وڕما و بەسەر سوڕمانەوە سەیرێکی کردم و منیش وەراممدایەوە. خۆجا نیاز حاجی ئەمەی پێگوتم. چی پێگوتیت؟ وتی: دەبێت میر بێتە دەرەوە بۆ لامان. میر پێکەنی و هەستایەوە سەر پێ، وەکو هەڵۆیەکی بریندار ئاسا سەری هەڵبڕی. توانەی بەسەر خۆیدا نەما و هاواری کرد: خۆ من کلیلەکانی زیندانم پێ نییە. زیندان دیواری هەیە گەورم. میر بە تووڕەیەوە پێکەنی: من چۆن بەتەنها دەتوانم دیوارەکانی زیندان بڕوخێنم؟ خۆجە نیاز پێت دەڵێت ئەگەر کلیلەکانی زیندانت پێ نییە دەرگاکانی پێ بکەیتەوە و ئەو باسکەشت نییە دیوارەکانی پێ بڕوخێنیت، ئەوە تۆ عەقڵێکت هەیە دەتوانێت بەسەر باڵەکانیدا بۆ دەرەوەی زیندانەکە هەڵفڕیت. میر بۆ ماوەیەکی کەم بێدەنگ بوو، پاشان ڕووی تێکردم و گوتی: باشە، بچۆرەوە بۆ لای خۆجە نیاز و پێی بڵێ سبەی میر دێتەوە. میر لەسەر ڕازگۆیی ڕایهێنا بووم، هەرگیز فێڵی لێ نەکردوم، بۆیە بە خێرایی چوومە دەرەوە و نامەکەیم گەیاندە خۆجە نیاز. خۆجە نیاز لە دەرەوەی شار لە نێو کۆمەڵە پیاوێکدا دانیشت بوو. سەرقاڵی قسە و نوێژکردن و قورئان خوێندن بوو. ئەوان زۆر خۆشحاڵ بوون بە بیستنی ئەو هەواڵەی پێم گەیاندن. بەڵام خۆجە نیاز خەم و نیگەرانی بەڕووساریەوە دەرکەوت. چاوەکانی بە ناڕەحەتیەوە قورسی هەڵگەڕان و دەستەکانی بۆ ئاسمان بەرز کردەوە و ورتە ورتێکی لێوە هات: پەروەردگارە، داوای لێخۆشبوونت لێ دەکەین. پەروەردگارە، سەرکەوتنمان پێ ببەخشە. دواتر باسی ئەزموونەکانی لە ژیاندا بۆ کردین. پێی دەگوتین بابەتە ترسناکەکان ڕووداوە گەورەکان بە پچر پچر چارەسەر ناکرێن. لە هەمان کاتدا چارەسەری مامناوەندیش قبوڵ ناکەن و براوەی شەڕیش جگەل لە وردکەنان و پاشماوە هەرگیز شتێکی بایەخدار نابەخشێتە دۆڕاوی شەڕ. گەلە داماوەکەشمان گەلی تورکستان لە هەموو لایەکەوە گەمارۆ دراوە. سواری ڕم بەدەست، تۆپ، ئاگر لە دوورەوە هانی خەڵک دەدرێت. من بانگەشەکارانی خاتپەرستی لە جیهاندا دەناسم. ئەوان هەلی لاوازی و بێدەسەڵاتی ئێمە دەقۆزنەوە و گەمارۆمان دەدەن. نەتەوە پەرستی و ناوچەگەریەتی دەوروژێنن. ئەوان هەموو شتێکی ئێمەیان لە ئاساییە، تەنها مسلمان بوونمان نەبێت. ئێستا تێدەگەن؟ هەر بۆیە ئەوان سوپا و پۆلیسیان بۆ ناچارکردنی ئافرەتانی ئێمە تەرخان کردووە تاکو بە زۆر مارەیان بکەن. ئەوان قەیرانی ئافرەتیان نییە، ئەوان دەیانەوێت نەریت و ئاینێک لەناوبەرن کە چەندان ساڵە سربەخۆیی و ئازادی ئێمەی پاراستووە. میری بەندکرا و دەیزانی چارە نووسی مردنە.
ئێمە زۆر بە ئاسانی وشەی مردن دێتە سەر زارمان، یان بێ ئەوەی هیچ ئاثەوارێکی ترسناک و ڕووخێنەر لەسەر دەروونمان جێبهێڵێت. دەیخەینە سەر کاغەز، میرمان لەسەر لێواری مەرگە. ئەمە بابەتێکی ئاسان نییە. کاتێک مرۆڤ دەمرێت زۆر خەونی جوانی نیوەچڵ لە پاشخۆی بەجێ دەهێڵێت. ماڵ ئاوایی لە بەهارێکی پڕ لە ئەوین دەکات کە هێشتا نەپووکاوەتەوە. کاتێک مرۆڤ ڕووبەڕووی مەرگ دەبێتەوە دەڕوانێتە دووچاوی منداڵە بچووکەکەی و جوانترین شعر لە دووچاوە بچووکەکەیدا دەخوێنێتەوە. دەڕوانێتە ئەو پیا و ئافرەتانەی لە ژیاندا خۆشی ویستون. دواتر خەیاڵی چاڵێکی تاریک و دوورە دەست دەکات کە دەبێتە پەناگەی و نەهەستی تایە و نەهەواڵ. پێدەچێت هەزاران ساڵ لەوێ بەسەر ببات، دەستەوەسان لە گۆڕەکەی دەخەوێت. تەنانەت ئەو ناتوانێت بەشداری ئەو ڕووداوە جیهان هەژێنانە بێت کە لە چواردەوریدا ڕوودەدەن. منداڵان پێدەکەنن و لاوانی جوانخاس خەندەیان لەسەر لێوە. زەوی سەوز هەڵدەگەڕێت و درەختی باخچەکان گەڵا دەکەن. زۆرداران پێدەخەنە وڵات و تاڵانی دەکەن. ئافرەتە مسڵمانەکانیش بە زۆر مارە دەکەن. ئەوی میر لە ژێر خاکدا وەکو تەختەدارێکی ڕزی و دەستەوەستان خەوتووە. ئایا مردن ترسناک نییە؟ میری بەندکراو نامێکی بەپەلەی بۆ فەرماندەی چینیەکان نرد. تیایدا بیانووی بۆ ئەو کەمتەر خەمیەی خۆی هێناوە و بەرامبەر بە ئەو کردیتی. بەڵێنی ئەوەی پێدا کە سەر لە نوێ بە شێوەیەک چاو بە بابەتەکەیدا بخشێنێتەوە کە قوتار بن لێ و سوودی تێدا بێت و داوای چاو پێکەوتنیشی لێکرد بوو. فەرماندە چینیەکە بزە کەوتە سەر لێوی و کەمێک چاوی نوقاند. بیری لە شازادەی جوان و شەوی زەماوەندە گەورەکەی دەکردەوە، بەو خۆشیانەی کە لە ئەنجامی ئەم ژنهێنانە بەدەستیان دەهێنێت. وای بیر دەکردەوە کە هەموو شتێک لە ژێر دەستیدایە و هیچ کەس ناتوانێت لێ یاخی بێت. ئەمە هەستێکە ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش بێت هەمیشە تووشی فەرماندەی بەهێزی سەرکەوت و دەبێتەوە. لەو ساتانەدا بە چاوی سۆز و بەزەیەوە دەڕوانێتە مرۆڤایەتی. سۆز و بەزەیی کەسی بەتوانا و خۆ بەزلزانی تڕزل. فەرماندە گوتی: میرم بۆ بهێنن بزانین چی دەوێت. ئەی میری داما و بچۆ پێشێ و دڵگران مەبە. کۆت و زنجیری دەستت ئەو کۆمەڵە چینەی چواردەورت کە لە پێستی خۆیان هاتوو نەتە دەرو کۆشک و تەلاریان لێداوە و لووتیان بەرز کردوتەوە ناتوانن هیچ زیانێکت پێ بگێنن. ئەی میری قۆمۆڵ بچۆ پێشێ و چاوت داخە تاکو دیمەنی سوکاتی پێکردنی خۆت و خۆ بە زلزانی ئەوان نەبینیت. بە وریاییەوە هەنگاو بنێ، گوێیەکانت داخە لە ئاس و شەی نابەجێ، چاوەکانت دانەوێنە لە ئاس ئەو دەم و چاوانەی بە خەمی تۆدا شادن، چاوانت دانەوێنە لە ئاس ئەو بێعەقڵانەی چاویان تێبڕیوتی و ئاهەکانیان هاتۆتە دی. بەیانیت باش ئەی فەرماندە. بەخێر بێت ئەی میر. میر دانیشت و سەری دانەواند. بەم شێوەیەش دانیشتنەکەیان بەردەوام بوو تا ئەو کاتەی فەرماندەکە زۆربەی پیاوانی خۆی کردە دەرەوە. کاتێکی ژۆرەکە چۆل بوو، میرە تورکستانیەکە ڕووی کردە فەرماندەکە و بە ئەسپاییەکەوە گوتی: بابەتێکی وا گرنگ بە توندوتیژی چارەسەر ناکرێت. فەرماندەکەش گوتی: دوای ئەوەی مۆڵەتم پێدان هیچ چارێکی دیکەم نەما. خودی خۆت ڕازی نەبوویت کچەکەتم لێمارە بکەیت. ئەی فەرماندەی هاوڕێ، دەبێت بە شوێنەی ئەم بابەتە چارەسەر بکەین. چۆن؟ من بیرۆکەیەکم هەیە. چییە؟ میریش بیرۆکەکەی خستە پێش چاوی فەرماندەکە. کۆی بیرۆکەکەش خۆی لە ئازادکردنی میردا دەبینیەوە تاکو بتوانێت لەگەڵ شەرعناسەکاندا کۆ ببێتەوە و ئەو بابەتەیە تاوتوێ بکەن. بەو هیوایەی لە نێو کتێبە کۆنەکاندا فتوایەکی ئاینی بەڵگەدار دەستکەوێت بۆ حەڵالکردنی ئەو جۆرە ژنخوازیە.
ئەگەرمی سەرکەوتوو بێت لە دەرکردنی ئەم جۆرە فتوایە بە ئیمزای شەرعناسەکان ئەو کات کێشە نامێنێت و بێدەنجیش باڵ دەکێشێت بەسەر دۆخەکەدا و هەمووان لە شادی و خۆشیدا دەژین. فەرماندە چینیەکە بزەی هاتێ و دەستێکی بە سمێڵی داهێنا و گوتی وا هەز دەکەم زیاتر و زیاتر لێک نزیک دەبینەوە، مەودای نێوانیشمان نزیکتر دەبێتەوە. بڕوان پێ بکە من دەتوانم لەسەر تەختی دەسەڵات بتێڵمەوە، لەسەر کردایەتیش گوێ بۆ قسەکانم دەگرن. پاشان فەرماندەکە بە شێوەیەکدا قاقای پێکەنین میری تووشی سەرسوڕمان کرد. میریش پێی گوت ئەی فەرماندە گومانم لەوەدانیە کە خۆشحاڵی. ئەی میر زۆر خۆشحاڵم، هەر کات خەیاڵی ئەو کاتانە دەکەمەوە کە شازادەکەم لە ئامێز گرتووە و مناڵی زۆر جوانی لێ دەخەمەوە وەختە لە خۆشیدا شێت بم. ئێمە و ئێوەش دەبینە یەک خێزانی بەختەوەر، هیچ شتێکیش بە ناوی براوە و دۆڕاوەوە نامێنێت. زۆر ڕقم لەم فەلسەفە بێمانایەیە کە لە ژێر پەردەی مرۆیی و برایەتیدا خۆی حەشارداوە. چ گاڵتە جاڕیەکە کچەکەم لە ئامێزیدا بێت بێزم دێتەوە و هەز بە گێژی دەکەم. دەبێت چی بەسەر کچە داماوەکەمدا بێت کاتێک دەکەوێتە چنجی ئەم دڕندەیە، کاتێک گوێیەکانی پڕ لە گۆرانی قۆڕەکانی دەکات، چۆن دەبێت کچەکەم ببێتە هاونشینی ئەم دڕندەیە؟ دەزانم مرۆڤ تەنها شێوە و گۆشت و خوێن نییە، مرۆڤ هزرە، بیر و ڕایە. ئەو بەها بەرزانی مرۆڤ باوەڕی پێی هەیە وام لێ دەکات بڕوانمە مرۆڤ و هەڵیان سەنجێنم، خۆشم بوێت یان خۆشم نەوێت. هزر مانا و پەسەندی دەبەخشێتە کەڵەکە گۆشت و ئێسک و ناخیان دەردەخات. هزر ئێسکە پەیکەر دادەپۆشێ بەرگی پێدەبەخشێ، وای لێ دەکات زەردەخەنەکەی پەسند و قسەکانی بەجێبن دەیکات بە مرۆڤ. فەرماندە چینیەکە مینگاندی ئەی میر پێدوایە لە نێوان کەسێکی چینی و کەسێکی تورکستانیدا جوداوازی هەبێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە. فەرماندە چینیەکەش بەسەر سوڕمانەوە ڕووی کردە میر و گوتی چی؟ چینیەکە براوەیە. فەرماندەکەشدا قاقای پێکەنین و پاشان گوتی ئەوە ڕوون و ئاشکرایە، ئێمە بەردەوام براوەین. ئەو بابەتە بۆ مێژووی دوور و درێژمان دەگەڕێتەوە. میر وەرامی دایەوە و گوتی لە سەردەمی شەڕی ئەفیونەوە و پێش ئەو شەڕاش فەرماندەکە ڕەنجی زەرد هەڵگەڕا. پاشان مەسەلەکەی پینە کرد و گوتی لێهاتووی ئیستیعمار نەیتوانی کەسایەتیمان بسڕێتەوە. ماوەیەکی کەم بێدەنجی زاڵ بوو بەسەر دانیشتنەکەدا. پاشان فەرماندە چینیەکە گوتی زانایان دەڵێن ئێمە گەلێکین سیفەتی زاڵبوونمانتیایە. چۆن؟ فەرماندەکە ڕووی کردە میر و زۆر بەبایەخەوە مەسەلەکەی بۆ باز کرد و گوتی زانایانی بۆ هێڵ جینات ئەوەیان سەلماندووە. بۆ نمونە ئەگەر چینیەک ئافرەتێکی ئەوروپایی بخوازێت ئەوە منداڵەکانیان سیفەتەکانی چینیەکە هەڵدەگرن، ئەوەش بەهۆی بەهێزی ئەو بۆ هێڵانەی کە لە شانەکانماندا هەن. میریش بەسەر سوڕمانەوە وەرامی دایەوە بۆ هێڵ یانی چی؟ نازانم چییە، بەڵام ئەوان وا دەڵێن. میر وتی ئۆی خوایە ئێوە بۆچی منداڵەکانتان دەفرۆشت؟ ئەمەی باسی دەکەیت لە سەردەمی نەبوونی و هەژاریدا بوو. ئەو ڕۆژگارە ناخۆشانەم بیرمەخەرەوە. لە ناکاو ڕووی فەرماندەکە گرژ بوو، هەڕەشەی شۆڕشێک لە ڕەنگە زەر هەڵگەراوەکەیدا دەرکەوت، هەستاوە سەر پێ چەند هەنگاوێک بەرەو ژێر زەمینی چکۆڵە نابەشوشێشی مەی خراپەوە گەڕایەوە. بە تووڕەیەوە قومی لێدەدا و زۆری لە خۆی دەکرد. بە تووڕەیەوە گوتی ساڵانێک بە دوایدا گەڕام. باسی چێ دەکەیت؟ خوشکەکەم لە شەڕداون بوو، چەند کەسێک لە شەڕی ئەفیوندا هەڵیان گرت. بڕوا بەو گەوجانە مەکە کە دەڵێن دایکم بۆ ئەوەی ئێمە لە برسیەتی ڕزگار بکات فرۆشتویەتی. ئەم قسەیە درۆیە
درۆیە. میر هەستایەوە سەر پێ و گوتی نیگەران مەبە فەرماندا، دوای بینینی شەرعناسان بە هەواڵی خۆشەوە دەگەڕێمەوە بۆلات. بوارم پێدەدەیت بچمە دەرەوە؟ ڕوخساری فەرماندا گەشایەوە و پێکەکەی بەلای ڕاستدا فڕێدا. ئەی میری قۆمۆڵ، دەتوانیت ئێستا بە ئازادی بڕۆیت. لە شەوی زەماوەندیشدا زۆر دەنۆشین، سەما دەکەین و گۆرانی دەچڕین، لە پاڵ ژنانیشدا ڕادەکشین. بۆ ئەوەی بزانن ڕەگەزی ئێمە سیفەتی زاڵی تێدایە، لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بە شەڕ هات، هەردەم سەرکەوتوو بوو. مەرگ شتێکی ئاسانە، هەرگیز بیرم لێ نەکردوێتەوە و لێیشی ناترسم. 1001 جار بەرنگاری بوومەتەوە، ئەوە تا دەمبینی بە شەڕ دێم و سەر دەکەوم، حکمی قۆمۆڵ دەکەم. هەموو خۆشیێکی من لە سەرکەوتندا خۆی دەبینێتەوە. ئەی میر، جگە لە سەرکەوتن بیر لە هیچ شتێکی تر ناکەمەوە. ئێوە زیاتر بیر لە بەهەشت و ئاگر دەکەنەوە، چونکە ئەوە ڕاستیە. ئەی فەرماندا، چۆن؟ تۆ ئێستا پێکێکی پڕت بەدەستەوەیە. بەڵێ، کوا ئەو مەستیەی پێکەکەی دەستت بۆی دروست کردووی؟ مەستی؟ بەڵێ ئەی فەرماندا، مەستیەکەی. خۆ ئەمە مادە نییە، لە کتێبەکانماندا شتی وام نەخوێندەوەتەوە، بۆیە باسی مەستی نەکراوە، چونکە مادە نییە. بەڵام تۆ هەستی پێدەکەی. بڵێ، لەبەر ئەو هۆیەش نەبایە مەیم دەنۆشی، مەستی بوونی هەیە. بە دڵنیاییەوە ئەی میر، دەمەوێت دەستی لێدەم، نە من و نە تۆش ناتوانین بەدەست هەستی پێ بکەین. میریش منگاندی، مەستی هەرە گەورە لە بەهەشتی پەروەردگاردایە. ئەی فەرماندا، بەبێ پێک من هەستی پێدەکەم. بەشی سێیەم. لاپەڕا 41. میرمان بەڕوویەکی ترەوە گەڕایەوە. دوو چاوی پاشاییم لە ڕوخساریدا بەدی نەدەکرد. گران بەهاترین جلی پۆشی بوو. پاسەوان و باندی شەڕەف لە هەموو لایەکەوە چوار دەورەیاندا بوو. دەرگاکانی کۆشک لەسەر پشت کرابوونەوە. جلوبەرجی ڕازاوەی خزمەتکار و دەست و پەیوەندەکەی عەقڵی مرۆڤی دەبرد. بەڵام گەورەم، ئەی پەروەردگارە، چەندە دەروون شکاو بوو، خۆی نوشتانەوە بۆم و چپاندی بە گوێمدا. مستەفا، مانای میربوون چی دەگەێنێت؟ هیچ لە پرسیارەکەی تێنەگەیشتم. واقم وڕمە، زمانم لە جوڵە کەوت، بە دەنگێکی شپڕزەوە فیشکاندی. گەوجە بیڵێ، زمانم تێک ئاڵا و مینگاندم. گوێڕالی بکرێیت ئەم دیمەنە دڵڕفێنت بە دەورۆ بێت. بە ناسۆریەکەوە دایە قاقای پێکەنین و پاشان گوتی، میر ئەو کەسە ئازادەیە کە لە خۆی ڕازیە. منیش هیچم نەگوت لەسەر قسەکانی. پاشان ئەو بە پەشیمانیەوە دەستی پێکرد و گوتی، ئازادی لەکوێیە؟ من چۆن لە خۆم ڕازی دەبم کاتێک دوژمن دەبینم خراپەکاری بڵاو دەکاتەوە و دەیەوێت ئابڕوومان لە خۆڵدا بگەوزێنێت؟ مستەفا، ئاینی ئێمە ئابڕوومانە. پاشان بەدەستی ئاماژەی بۆ بەرزایە دوورەکان کرد کە لەبەر دووری مەودای نێوانمان بە ئەستەم دەبیندران. پاشان گوتی، لەسەر ئەو بەرزایە کۆمەڵە شوانێکی پاڵەوان دەژین. دوژمن نەیتانی بەسەریاندا زاڵ بێت، کچەکانیان بە زۆر نەدرانە مێرد. ئەوانە شیری بزن دەخۆنەوە، خوری دەڕێسن، ئەڵڵای تاک و تەنها دەپەرستن و جگە لەویش لە کەس ناترسن. ئایا دەزانیت؟ ئەوانە پاشای بێتاجن. ئای مستەفا، زۆر تامەزرۆی بینینیانم. بە متمانەیەکەوە گوتم، ئەوانەی باسییان دەکەیت ژێردەستەی جەنابتن گەورم. مستەفا، کۆیلە ژێردەستەی نییە. کۆیلەکان جگەل لە زنجیر و زەبوونی هیچی تر ناناسن. میرم بە خەمناچیەوە گەڕایەوە نێو کۆشکەکەی. خانەوادەکەی لە دەوری کۆبوونەوە.
دواتر زانایان و گەورە پیاوانی لە هەموو لایەکەوە داهاتنە لای. شەوەکەشی لە دانیشتنێکی مێژوویی کرا کە هەرگیز لەبیر ناچێتەوە. خۆجەنیاز حاجیش تێیدا بەشدار بوو. پیاوە گەورەکانی بە کۆستکەوتوویەوە دانیشت بوون و ماندوو بوون و پەژاریان پێوە دیار بوو. میریش گوتی: پیاوینە، دەبێت بگەڕێینەوە ئەو جێگای لێوە هاتوین. چۆن؟ ئەمە ئەو پرسیارە بوو خۆجەنیاز لە خۆی دەپرسی. میر وەرامیدایەوە دەبێت بەرجی پاشایەتی و گەورەی فڕێ بدەین و ببینەوە بە شوان و وشترەوان، پاشان سەر لە نوێ دەست بە شەڕ بکەینەوە. گەرتیا چوین ئەوە گەورەترین شەڕەفە بۆ ئێمە. ئەگە سەرکەوتین و ماینەوە ئەو کات کە میرنشین دەتوانین بە خەڵکی بڵێین دۆڕاو نابێتە میر، نابێت حکمیش بکات. حکمی دۆڕاو وام لێ دەکات گاڵتە بەخۆم بکەم، من میر بم و فەرماندەیەکی چینی فەرمانم بەسەردا بکات. ئەمە دۆڕان و تێکشکانە. نیاز حاجیش هەوڵیدا ئەو پەڵە هەورە خەمناکەی ئاسۆی کۆشکی داگرت بوو بڕەوێنێتەوە. بە دەنگێکی بەرز هاواری کرد: ئەی میر، بەڕێزان، دەبێت ڕازی بین بە بیرۆکەی فەرماندە چینیەکە. لەگەڵ بیستنی ئەم قسەیە ئەوانەی لە کۆشکدا بوون پێک ڕاهەڵچوون و ناڕەزایی توندیان دەربڕی. بەڵام میر خەندێکی کرد و بەهێمنیەوە گوتی: منیش هاوڕام لەگەڵ خۆجەنیازدا، زەماوەندیش لە کۆشکەکەی مندا دەکرێت. فەرماندە چینیەکە کچە خۆشەویستەکەم دەخوازێت، بەم قوربانیەش گەلی قۆمۆڵ قوتاری دەبێت و لە کوشتارێکی گەورە ڕزگاری دەبێت. یەکێک لە زانەکان هاواری کرد و گوتی: ئەڵڵا. میریش وەرامی دایەوە و گوتی: ئەڵڵامان لەگەڵدایە، پشتمان بەرنادات. زانەکە دووبارە هاتەوە گۆ و گوتی: چۆن پشتیوانمان دەبێت ئەگەر ئێمە شەریعەتەکەی بخەینە ژێر پێمانەوە؟ ژاوەژاو دەستی پێکرد، بە دەنگێکی نزم دەستیان بە دەمەتەقێ کرد. بە کۆ چوونە لای میر، پاشان چوونە لای خۆجەنیاز. هیچ شتێکت نەدەدیت جگە لە جوڵەی لێوەکان و ئاماژەی دەستەکان. چاوەکانیش بەسەر سوڕمان و وریایەوە بەملا و بەولادا دەیان ڕوانی. بۆ ڕۆژی دواتر نامەیەکم گەیاندا فەرماندە چینیەکە کە ڕەزامەندی میری تێدا بوو سەبارەت بە مارەکردنی کچەکەی لە فەرماندە چینیەکە و زەماوەندەکەش لە کۆشکی بەناوبانجی قۆمۆڵدا دەبێت کەمی تێیدا نیشتەجەیە. هەموو ئەفسەر و گەورە پیاوانی چینیش بانگهێش کراون. فەرماندە چینیەکەش وەخت بوو لە خۆشیدا شێت بێت. دەنجی ناڕەزایی ئاینی کەوت. ئەم جارە شەپۆڵێکی بێزاری و تووڕەی لە دژی میر و زانا و موسڵمانەکاندا زاڵ بوو بەسەر قۆمۆڵدا. شۆڕژگێڕەکان لە کۆمەڵی بچووک بچووکدا خۆیان ڕێخست و دژ بە فەتوای زاناکان و خۆ بەدەستەوەدانی میر وەستانەوە. هەندێک لە شۆڕژگێڕەکان ویستیان کۆشکی میر بەردباران بکەن. سوپای داگیرکەریش ویستی دژ بەم دیاردەیە زەبر و زەنگ بەکار بهێنێت، نەوەک زیاتر پەرە بسێنێت و شۆڕشێک بەرپا بێت. بەڵام مەرجەکانی میر ئەوەی بۆ فەرماندە چینیەکە دووپات دەکردەوە کە نابێت بەرنگاری هیچ کەس لە یاخیبوان ببنەوە، تاکو ئەو بابەتە بە ئاشتی کۆتایی پێدێت و خەڵکەکە خۆیان بەدەستەوە دەدەن. پاشان بەشداربووان کۆشکەکەیان لەسەر وادا بەجێهێشت. شەوێکی تاریشی قوڕس، قۆمۆڵی پێچایەوە، زۆر سەخت بوو لەسەر دەرونی پیاوە مەردەکان. وەخت بوو ئەو شەوە ڕووداوێکی سەیر لە کۆشکدا ڕووبدات. ئەو کاتەی شازادە هاتە لای باوکی و پێی گوت: باوکە، من مێردی پێناکەم، چۆن گوێڕالی تۆ بکەم و لە ئەڵڵا یاخی بم. ئەڵڵا لە من و لە تۆش بەهێزترە. ئەڵڵاش هەر ئەوەی دەوێت کچەکەم. ئەڵڵای گەورە تەنها چاکەی دەوێت، بەڵکو ئەوەی کردومانە چاکە بێت و هەموو چاکەیەکی لە خۆ گرت بێت. شازادەیش بەدەم هەنسکی گریانەوە گوتی: ئێستا حاشات لێ دەکەم، لە سامانی دنیا لێم گەڕێ سەری خۆم هەڵدەگرم. باوکەکەش دەستێکی هێنا بەسەر قژە زێر باوەکەیدا و گوتی:
چۆن بەنێو گورکەکاندا دەڕۆیت و سەری خۆت هەڵدەگریت. شازادە چووە ژوورێکی بچووکەوە، دەستی بە گریانێک کرد، وەخت بوو دەماری دڵی ببڕێ. دەرگای لەسەر خۆی داخست بوو، وەرامی مکوڕبوونی دایکی لەسەرکردنەوەی دەرگای ژوورەکەی نەدەدایەوە. دایکی لە کونی دەرگاکەوە سەیرێکی دەکرد، خەنجەرێکی بەدەستی کچەکەیەوە بینی، وەکو ئەوەی نزا بکات و داوای لێخۆشبوون لە ئەڵڵا بکات، سەری بۆ ئاسمان هەڵبڕی بوو. دایکیشی هیچ کاتی لەدەست نەدا و خێرا چوە لای میر و هەموو شتێکی بۆ جێڕایەوە. زۆر بە خێرایی و ژیرانە پێشەوەی خەنجەرەکە لە سنجی کچەکەداون بێت، دەرگای ژوورەکەیان کردەوە کە ژاوەی فەرماندە چینیەکە بە مۆسیقای سەربازی و بە سەمای فۆلکلۆری چینی و یاری ئاگرینەوە دەرکەوت. هەژارەکانی قۆمۆڵیش زیاتر و زیاتر لە نێو جەرگەی شار دوور دەکەوتنەوە، بەدزیەوە لە ژێر درەختەکاندا سوژدەیان دەبرد، لە کەناری گۆماوەکاندا نزاکانیان دەخوێندەوە. هەندێک لە سۆفیەکانیش لە نێو گڵکۆکۆنەکاندا بە فرمێسک ڕدێنیان تەڕ دەکرد. مزگەوتە کۆنەکان تا ئێستا مۆم و گڵۆپەکانیان کوژاوەتەوە. کەچی کۆشتی میر لەو پڕی درەوشانەوە و ئامادەکردندایە. میر تیپێکی سەربازی تایبەتی هەبوو کە لە پیاوانی شاخ پێکات بوون. لە کاتی ئەنجامدانی بۆنە گرنگەکاندا بۆ ئەوەی ڕێوڕەسمە میریەکانی پێتەواو بکات و زیاتر دڵڕفێن و جوان بن، دەینات بە دوایاندا و وا دیارە میر لەوە دەترسا یەکێک لە بەرهەڵستکاران خۆی بخزێنێتە نێو زەمامەندەکەوە و خۆشیەکانی بۆ کارەساتێکی چاوەڕوان نەکراو بگۆڕێت. بۆیە لە هەموو جێگەیەک لە ناوەوە دەرەوەی کۆشک بڵاوی بە پیاوانی شاخ کرد. فەرمانی توندیشی پێدان کە بە هیچ شێوەیەک مۆڵەت بە کەس نەدەن بێتە ناوەوەی کۆشک یان لێ بچێتە دەرەوە، بۆ ئەو مەبەستاش بە وردی ڕەچاوی یاسا بکەن. فەرماندە چینیەکە پێچی هاوڕێتی و لێک تێگەیشتنی کۆنی نێوان گەلی چینی و گەلی تورکستانی نۆشی. بەردەوام بوو لە نۆشین و وەخت بوو لە مەستیدا جێژ بێت. پاشان گوتی کاتێک لە دابوونەریتە کۆنەکان ڕزگارمان دەبێت، هەست دەکەین بوونێتە پیاوێکی سەردەمیانە. پیاوی سەردەمیانە خۆی لە خۆیدا خوداوەندێکە، ئاسمان حکمی بەسەردا ناکات، هێزی نادیاریش نایترسێنێ. دایکم پێی دەگوتم ئەم شتە مەکە چونکە پەروەردگار پێی ڕازی نییە. منیش دەم قیران بەسەریدا و دەمگوت ئەم پەروەردگارە لەکوێیە؟ ئەو داماوەش بەدەستی ئاماژەی بۆ ئاسمان دەکرد، بۆ یەکێک لە چوارلایەکە یان بۆ کۆنە پەیکەرێک. منیش دەمدایە قاقای پێکەنین و ئەوەی پێم خۆشبایە دەم کرد. ئەویش وەکو ئەوەی تاوانێکی گەورەم کردبێت بەسەر سوڕمانەوە سەیری دەکردم. ها ئەو دوای دزینی خوشکەکەم مرد. پەیکەرێکی بچووکی لە باوەش گرت بوو. هۆ ئەی هاوڕێ تورکستانیەکان، با پێکەوە پێچی نهێشتنی گشتدا بوو نەریتە کۆنە بۆگەنەکان بنۆشین. شکۆمەندی هەر بۆ ئێمەیە، بۆ مرۆڤە. خۆجا نیاز ئارامی لە بەربڕا. یەکێک لە زانەکان ڕەنجی ڕوخساری سوور هەڵگەڕا. پیاوێکی تر لە خۆچ و بردمانە دەرەوە. لە حەوشەی کۆشکەوە 4 جار دەنجی ئەڵڵاه ئەکبەر ئەڵڵاه ئەکبەر بەرگوێمان کەوت. لە چەند ساتێکی کەمدا شمشێرەکان چەخماخەیان دەدا. تفەنگە کۆنەکان دەرپەڕین. شەڕ دەستی پێکرد. پیاوانی شاخ هەڵیان گیرساند و لە هەموو لایەکەوە دەهاتن. لە ماڵەکانی سەرەوە و لە ناخی زەویەوە بەسەر دیوارەکانی کۆشکدا هێرشیان هێنا. لە ماوەیەکی کەمدا لاشەی فەرماندە چینیەکە و گشت ئەفسەر و پیاوە گەورەکانی چواردەوری لە نێو ڕاڕاوەکانی کۆشکدا پەش و بڵاو ببوون. هەموو پیاوانی چینی کوژدان. ترس و دڵەڕاوکێ قۆمۆڵی داگرتەوە. خەڵکەکەش بە جارێک پەلاماری چینیەکانیاندا و کچە داماوەکانی خۆیانیان دەهێنایەوە. دەست بەسەر و دیلکراوەکانیان ئازاد دەکردن. ئەو چینیانەش لە مەرگ ڕزگاریان بوو هەڵاتن، دەپاڕانەوە
یان کڕنووشیان دەبرد و داوای لێبوردنیان دەکرد یان ئیسلام بوونی خۆیان ڕادەگەیاند. میریش لە ناوەڕاستی گۆڕەپانەکە و لە نزیک کچەکەیەوە دەیڕوانیە دیمەنە خوێناویەکە. کچەکەی لە ئامێز گرت و گوتی ئێستا دەتوانم بڵێم من میری قۆمۆڵم. کچەکەش بە نیگەرانیەوە گوتی بەڵام ئەوان وا بە ئاسانی لێمان ناگەڕێن. میر بە پێکەنینەوە گوتی بە درێژایی تەمەنم بە میری دەمێنمەوە. مەبەستم ئەوەیە چەک دانانێم جارێکی دیکەش قبوڵی دۆڕان ناکەم. ئەگەر سەریش نەکەوتین ئەوە تا مردن ڕێگای خەبات دەگرمە بەر. ئەمە تاکە ڕێگایە کەوام لێ دەکات بە میری بژیم و بە میریش بمرم بە موسڵمانیش بگەمە لای پەروەردگار. بەشی چارەم لاپەڕا 51 ڕووناچی بەگژ لە یەکدا بڵاو بوویەوە. ئاڵای سەرکەوتنیش لە سەرانسەری قۆمۆڵدا دەشەکایەوە. هەرێمە نزیکەکانی دیکەش هەواڵی تۆڵەکردنەوەی ڕەوا کە میر و سەرکردەی مەیدانی خۆجا نیاز هەڵگری ئاڵاکەی بوون بۆ یەکدیان دەگواستەوە. سەرڕای بەشداربوونم بە گەرم و گوڕیەوە لە شەپۆڵی تۆڵەکردنەوە بۆ ئاین و نیشتیمانەکەم، بەڵام هەستم بۆ دەکرد کە جارێک شەڕا گەرمەکە دەستی پێ نەکردووە. چینیەکان لێ ناگەڕێن بە بێڕنکردنی خاکە سەوزەکەمان بە خوێنی سزادانی وەحشی گەرانەیان ئەم کارە تێپەڕێت. بیرم لە مردن و ژیان دەکردەوە کە ئەگەر هەموو شتێک کۆتاییەکی هەبێت بۆچی ئێمە لە لیقای ئەڵڵا بترسین؟ ئەگەر چارەنووسی شەهیدەکان بەهەش بێت بۆچی ئێمە لە پەلاماردانی دلێرانەی کێڵگەکانی مەرگ بترسین؟ مامۆستایانمان لە مزگەوتەکاندا باسی ئەویان بۆ دەکردین کە ئێمە باشترین ئومەتێکین بۆ خەڵکی نێراوین. کاتێکیش ساڵبوونی چینیەکان بەسەرماندا دەبینم وا هەز دەکەم کە ئومەتێشی ڕیسواین. زەبوونی خەوی زڕاندووە و کۆتبەندی هەنگاوەکانی قورس کردووە. خەڵکێکی بێبڕواش مرۆڤ بوون و ئابڕووی ڕوشاندووە. و هاتمەوە بۆلات نەجمەت اللەیل، چی تۆی هێناوەتەوە ئێرە؟ تۆ گیان و ژیانی منی. بینیم چۆن بەڕاست و چەپدا شمشێرەکەت ڕادەوەشاند و چێبڕچەی پاڵەوانەکانت دەکرد. بۆیە لە پەرۆشیم بۆ بینینت توامەوە نەجمەت اللەیل بە دوای پیاوێکی تردا بگەڕێ. مستەفا من بە دوای تۆدا دەگەڕێم. ڕوانیمە شەوە تاریکەکە کە بەنهێنی و یادەوەری بارگاویەوە مینگاندم. نەجمەت اللەیل ئاسمان زۆر نهێنی ترسێنەری هەڵگرتووە. ئەمە ژوانی ئەویندارانە. لێم نزیک بیەوە و دەستە ساردەکانی گرتم بە ئەسپاییەکەوە وتی باخچەی کۆشکەکە لە پشتمانەوەیە، بۆن و بەرامی خۆشی لێوە دێت. تا دوێنێ شەوبیرم لە ژنهێنان دەکردەوە چونکە کارێکی وام نەبوو بیکەم. ئەی ئەمڕۆ مستەفا حەزرەت، شادیەکانی ڕۆح بە ئاسمانەوە هەڵوەسراون بە تێکۆشانی هەرە گەورەوە. ئەمەیان ڕێگر نییە لە ژنخوازیمان. دەتوانیت شەڕ بکەیت و وەچەش بخەیتەوە. نەجمەت اللەیل ئەم شەو وادەمان نەبوو. ئەی کەی وادەمانە؟ ئەڵڵا دەزانێت. بەخسێکی ئازار بەخش و بە تووڕەیەوە ڕوبەڕوم بیەوە. ئێوە چێن؟ پێتان وایە دەتوانن ملیۆنان چینی تێک بشکێنن؟ وەرە مارەم بکە و با ئەم وڵاتە بەجێ بهێڵین. بە تاڵیەکەوە پێکەنیم لە کاتێکدا دەستە بچووکەکەیم گوشی با تووڕەیەکەوە گوتم ئەو وڵاتە لەکوێیە کە بتوانین بەخۆشی ژیانی تێدا بەسەربەرین؟ پەتاکە لە ڕۆژهەڵاتەوە دێت، مەگەر لە ڕۆژ ئاواوە هێشمان بۆ دێنێت؟ ئێمەی سەر لێ شێوا و ژیان و مردنیشمان هەر لێرەیە. تۆ پێش ئەوەی کاتی مردنت هات بێت بە دڵێکی مردووەوە دەژیت. من بە خۆیەک لای کردنەوە بۆ شەڕەکە دەژیم. مستەفا، شەڕ هیچ شتێک ڕاناگرێت. سیرکە گوڵەکان دەپشکون و دووجانەکانیش منداڵیان دەبێت، شوانەکانیش لە قەتپاڵی چیاکان گۆرانی دەچڕن و مرۆڤەکانیش دەچێنن و دەدورنەوە.
تۆش وەکو ڕەبەنێکی دەست لە دنیا شۆردوو دەتەوێت شەڕ و بیرکردنەوە لە شەڕ بکەیتە پەرزگایەک بۆ خۆت. قسەکانی بەهێز و کاریگەر بوون، بە جوانی و ڕازگۆیی گەڵایان دەکرد. بۆنی ژیانێکی گەرم و گوڕ لە وشەکانی دەهات. ئەوە نەمزانی ئارەق بە توێڵمدا دەهاتە خوارەوە. تووڕەبوونەوەکەشم وردە وردە خاو دەبوویەوە. چاوەکانیشم دەیان ڕوانیە قەتباڵە سەوزەکان کە بە تریفەی زێڕینی مانگ ڕازێنرابوونەوە. پڕ بە دڵ هەوایەکی سارد و خۆشم هەڵمژی. پاشان بە هەناسە هەڵکێشانێکەوە گوتم: نەجمەت اللەیل، من تۆم خۆش دەوێت، کەی جێبەجێ دەکرێت؟ لەوە نزیکتر کە تۆ خەیاڵی دەکەیت. گوێم لە جوڵە و دەنجی پێی ئەسب لە تەقەتەقی گالیسکە و ژاوە ژاو بوو. لێرە و لەوێ تارماییم دەبینین، دەجوڵانەوە. گومانم لەوەدا نەبوو کە کۆبوونەوەیەکی گەورە سەبارەت بەو ڕووداوانەی ڕوویاندا کرێ دەدرێت. ئەو پەرچەکردارانەش بە دوای خۆیدا دەیانهێنێت دەبنە هۆی ترس و دڵەڕاوکێکی بێسنوور. نەجمەت اللەیل، ئێرە بەجێ بهێڵە. لە تاریکایی شەودا وەکو خەیاڵێکی جوان فریشتە ئاسا بەهێمنیەکەوە خشەی دەهات و دەڕۆیشت. چاوەشینەکانی وەکو گەوهەرێک دەدرەوشانەوە. ڕووسارە سپی باوەکەی ژیان و جوانی لە ڕووناچی خەندێکی بێخەوشی درەوشاوەدا دەبەخشیەوە. هەرچەندە ئەو بەرەولای دەرگای لای تەنیشتی کۆشکەکە کشایەوە، بەڵام هێشتا خەیاڵی لە دڵ و دەروونمدا مابوو. کۆبوونەوەیەکی گەورە لە کۆشکی میری قۆمۆڵدا کرا. گەورە پیاوان لە شەرعناس و هزروان و فەرماندە سەربازیەکان ئامادەی بوون. ژمارەیەکی زۆر لە خەڵکی هەرێمە نزیکەکانی دیکەی تورکستانی ڕۆژهەڵاتیش ئامادەی بوون. میری قۆمۆڵ بە گوتێک دەستی بە کۆبوونەوەکە کرد. ئەوەی ڕوون کردەوە کە هەڵگیرسانی شەڕەکەی دوێنێ شەو بەناچاری بوو. گەلی تورکستان نەک تەنها قۆمۆڵ ڕازی نابن پێ بە شەریعەتەکەیاندا بندێت. فەرماندە چینیەکە سازشی لەو یاسایانەی نەدەکرد کە بڕیاری لەسەردا بوون. ئێمەش هیچ چارەیەکمان نەمابوو جگەل لەو ڕوبەڕووبوونەوەیە. هەندێک پێیان وایە ئەوەی پێی هەستاین جۆرێکە لە گەوجی، چونکە هیچ هەژمارێکمان بۆ دەرەنجامەکەی نەکرد بوو. ئایا جگەل لە خۆ بەدەستەوەدان هیچ چارێکی دیکەمان هەبوو لە جیاتی شەڕ؟ هەر خۆ بەدەستەوەدان بوو. چەندان کارەساتی بەسەر ئێمەدا هێنا. سازشەکانی دۆڕا و بێسنوورن، بۆیە ناچار بووین بە توندی دەستبووە شێنین بێ گوێدانە ئەوەی دەرەنجامەکانی چی دەبێت. یەکێک لە دانیشتوان هەستایەوە و وەرامی میریدایەوە. وا لە قسەکانی دەفامرایەوە کە ئەم کارەی کردیان هەڵەیەکی گەورە بوو. تورکستان هێزێکی وای نییە بتوانێت بەرەنگاری چین ببێتەوە. 8 ملیۆن تورکستانی ناتوانن بەرامبەر بە گەلی چین کە زیاتر لە 400 ملیۆن کەسا خۆڕاگر بێت. گەر بکرابە چەند کەسێکت بە نوێنەراتی بۆ لای حاکمی بەرزی چین بناردبە بۆ ئەوەی گوت و وێژی ئاشتی لەگەڵ ئەنجام بدەین، بەڵکو کەمێک ئەم زەبر و زەنگەمان لەسەر سووک بکەن و ئەو یاسا ستەمکارانە لابەرن کە لەگەڵ ئاین و کەڕامەتمان ناگونجێ. ئەوەی نەمانتوانی بە شەڕ بەدەستی بهێنین دەکرێت بە سیاسەت وەدەستی بێنین. مەبەستم بە گوتووێژ قسەکانی جێی قبوڵی هەندێک لە سیاسەت دێرینەکانی ئامادەبووی دانیشتنەکە بوو. پێشنیازی ئەوەشیان کرد کە چەند کەسێک بە نوێنەراتی بنێرن لای حاکمی چینی تورکستانی ڕۆژهەڵات، بەڵام خۆجەنیاز دەستی ڕاوەشاند و بە تووڕەییەوە گوتی: پیاوینە، ئەگەر شاندێکتان نارد ئەوە جگە لە هاتنەوەی هەواڵی سەربڕینیان وەکو سەربڕینی مەڕ چاوەڕێ هیچ شتێکی تر مەبن. چینیەکان بە هیچ شێوەیەک لەوەی بەرامبەر بە پیاوانی ئەوان لە قۆمۆڵکردمان لێمان خۆش نابن. من ڕام وایە هیچ چارەیەکمان نییە جگە لە شەڕ. ئێمە بێهودە کات بە فیڕۆ دەدەین. ئەگەر ئاوەها بە دوای چارەسەری ئاشتیانە بۆ قەیرانەکە بگەڕین. چینیەکان خوێنی خۆیان لەبیر ناکەن. ئەوان بەبێ هۆ دڵڕەق و بەقینن بەرامبەرمان و دەمان کوژن. ئەی ئێستا دەبێت هەڵوێستیان چۆن بێت بەرامبەرمان؟
لە دوای کوشتنی یەکێک لە فەرماندەکانیان و شاردنەوەی ئەفسەر و سەربازەکانیان لە خاکدا. پاشان خۆجەنیاز هەستە سەرپێ و بە دەنگێکی بەرز هاواری کرد. باسی 400 ملیۆن چینی دەکەن وەکو ئەوەی بە نوێنەرایەتی چین ئامادەی ئەم دانیش نەبوو بێتن، نەک وەکو کۆمەڵێکی خۆبەخشی مسلمان. ئەگەر ئێوە سوپاکان بە زۆری ژمارە بەراورد بکەن، ئەوە وەڵڵا نە ئیسلام بڵاو دەبیەوە و نە ئاڵاکەشی بەرز دەکرایەوە. ئەگەر مسلمانانی پێشوو وەکو ئێستای ئێوە بیریان لە بابەتەکان بکرد بایەتەوە، پێم وایە ئێوە ئەم ئاەتەتان نەدەخوێندەوە کەم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله، بۆ ئەوەی دوژمن ناچار بکەین ڕێز لە ئاینەکەمان بگرێت. دەبێت ئێمەی مسلمان قورئان بکەین بە پێشەوای خۆمان. قورئان خێری دنیا و دوا ڕۆژمان بۆ دەستەبەر دەکات. واللهی دوای ئەوەی دەستمان لە ئاینەکەمان بەردا و پشتمان کردە قورئان، دوژمن جڵەوی ئێمەی گرتە دەست و بوو بە خاوەنی گردنمان. من پەیمان بە ئەڵڵا دەدەم تا ئەو کاتەی دەگەمەوە لای یان تۆڵەی ئاین و وڵاتەکەم دەستێمنەوە هەرگیز چەک دانانێم. ئەوەی لە دایک و باوکێکی مسلمانە با دوام بکەوێت. پاشان خۆجەنیاز لە کۆشک هاتە دەرەوە و بەرەو ئەو گەنجینانە ڕۆیش کە چەچی کوژراوە چینیەکانی تێدا دانرا بوو. هەمووان بە دوایدا ڕۆیشتن. لەگەڵ ئەو کۆمەڵا شۆڕژگێڕەدا ملی ڕێگەم گرتەبەر. لە دایکبوونی ژینێکی نوێم بینی لە نێو تاریکایی نائومێدیدا هەڵقوڵا بوو. کەس بیری لە سوپای چینیەکان نەدەکردەوە. چێبڕچێیان بۆ بەدەستهێنانی چەک و بڕێک کەرەسە دەکرد. بیرکردنەوە لە زۆری ژمارە و شارەزایی چینیەکانیان کەوتە ژێرپێی شۆڕژگێڕەکانەوە. ژیرمەندەکانیش ئەوەیان بە جۆرێک لە شێتی دەزانی. دڵگەرم و بە پۆرۆشەکانیش پیان وابوو هیچ هێزێک ناتوانێت هێرشی ئەو شۆڕژگێڕانەی ئیمانێکی پتەویان بە ئەڵڵا هەیە بوەستێنێت. پیان وابوو شەڕیان بەسەردا فەرز کراوە و دەبێت شەڕ بەردەوام بێت. پەندیش لەوەدایە بەرەو پێشەنگاو بنین و بربەرەکانەی کافر و ستەمکاران بکەین. سەرکەوتن و دۆڕان بەدەستی پەروەردگارە. مەرجیش وەکو شتێکی بێبایە خاتە بەرچاوان و کەس گوێی نەدەدایە. شوانەکان بەدەم گۆرانی چڕینەوە، لە چیاکان شۆڕ بوونەوە. جوتیارە جلشڕەکان بە تفەنگا ژەنگاویەکانیان و بە گوتنەوەی لا ئیلاهە ئیلا الله و ئەڵڵاهو ئەکبەرەوە هاتن. لە قوڵلەیەکی بەرزی کۆشکەوە تەماشایەکم کرد. بینم ڕێگاکان جممەیان دێت لە خەڵک. منارە و گومەزەکان کە باپیرانمان بنیادیان نابوو لە ژێر چاوەکانمدا دەدرەوشانەوە. وڵاتە جوانەکەمان بە شەبەقە زێڕینەکەی و باخچە سەوزەکانی بە بینا خۆڕاگرەکانی وەکو دیمەنێک لە دیمەنەکانی هێز و نەمری دەرکەوتن کە پەروەردگار دەیان پارێزێت. بە خێرایی هاتمە خوارەوە. لە کۆتایی پلیکانەکاندا بووم. نەجمەت اللەیل چی دەوێت؟ دوای ئەوەی برژانگەکانی بە فرمێسک تەڕبوون گوتی ئایا تۆ کۆز دەکەیت؟ خەموو نیگەرانیەکی قڕز بەدەنجەوە دیار بوو. مستەفا پێدوایە بۆ شوانی و مەیتەری دەمێنێتەوە؟ هەمووتان کۆز دەکەن، بەڵێ ژیان لە سایی ئابڕوو چووندا هیچ مانایەکی نامێنێت. ماوێکی زۆر چاوی تێبڕیم و پاشان گوتی دڵم هەواڵی ئەوەم دەداتێ کە ئیتر تۆ ناگەڕێیتەوە. ئەگەر من خۆشویست بە دڵت بۆ ئەم کارە دەکرایەوە. خۆشەویستی گەورە ترس نایهەژێنێت. سرم بۆ لەقاندەوە و گوتم ترس؟ بەڵێ درۆت لەگەڵ ناکەم. کچێ خۆشەویستی ڕاستەقینە نامرێت. ترسیش ناتوانێت بەسەریدا زاڵ بێت. ئەگەر خۆشەویستیەکی بەرز بێت ئەوە هەر دەمێنێتەوە. جا ئەگەر مەرگ بمان پێچێتەوە و یان ژیانمان بۆ نووسرا بێت دەستی بەرز گرتەوە و بەگاڵتەیەکەوە دای بەلاشانمدا و گوتی تاکو ئێستا وەکو ئافرەتانی تر چێژم لە خۆشەویستی نەکردووە. خەیاڵێکی دوور بردمی و لەگەڵ خۆمدا دەمگوت ئەو شەوانەی بەڕێم کردن و بیرم لە تۆ دەکردەوە ڕۆژانێکی خۆش بوون. زڕباری و ڕوو لێوەرگەڕان مانایەکی سۆفیانەی هەبوو. دڵم سەمای بۆ دەکرد ئای ئەگەر دەزانیت ئێستا چۆن دڵم لە خۆشیدا
ترپەترب دەکات. دەزانم لە دوامەوە دڵێکی گەورە هەیە پڕاو پڕە لە خۆشەویستی بۆ من. خەیاڵت لە تاریکایی شەڕەکاندا شەوق دەداتەوە. بەرگری لە شەڕەفی هەردووکمان دەکەم. شەڕەف بەشێکە لەو بیر و باوەڕەی پەروەردگاری گەورە پێی بەخشیوین. کاتێک کە دەگەڕێینەوە هاوسەرگیری دەکەین. نەجمەت اللەیل بچۆرەوە بۆ لای شازادەکەت. ئێستا ئەو تەنهایە. پیاوان بۆ شەڕ دەرچوونی پیاوان لەم ڕۆژە گرنگەدا یادەوەریەکی جوانە. دەبێت سەمای بۆ بکەن و گۆرانی بۆ بچڕن. نەجمەت اللەیل شەڕی بیر و باوەڕ پیاوان دروست دەکات. دەیان کاتە پیاوی ڕاستەقینە. بەشی پێنجەم. لاپەڕا 61 لە باوکی پاڕایەوە بۆ ئەوەی لەگەڵ خۆی بیبات. بەدەمگریانەوە لاڵایەوە بۆ ئەوەی لێی گەڕێت لەگەڵ پیاواندا بەرەو ڕووی مەرگ و توند و تویژی ئاگر ڕێ بگرێتە بەر. بەڵام میری قۆمۆڵ بە کچەکەی گوت: شازادە بچووکەکەم، تۆ دەزانیت پیاوان توانای ڕوبەڕووبوونەوەی دوژمنیان هەیە و سڵ لە مردن ناکەنەوە. بە ئافرەتان بەرەو حەشارگەکان بچن. پیاوان لە هەموو دۆڵێکەوە هاتن. بە هەموو لایەکدا بڵاویان لێکرد. داگیرکەر لە نێو ئاپۆڕای خەڵکی تورکستان کە ئەم سەر و ئەو سەری تورکستانی ڕۆژهەڵاتی گردبەوە ڕێگەی ون کرد. سەربازەکان بڵاویان کرد و هەواڵی سەلامەتیان لێرە و لەوێ دەپرسی. ڕووسەکان بە چڕی چاودێری دۆخەکەیان دەکرد. فەرمانڕەوای ڕووس فەرمانی بە شوێنکەوتەکانی کرد کە دەستی یارمەتی بۆ شۆڕژگێڕەکانی تورکستانی ڕۆژهەڵات درێژ بکەن. شاندێکیشی ناردە لای خۆجەنیاز و پێشنیاری هاوکاری سەربازی بۆ کرد. خۆجەنیازیش لەگەڵ هاوڕێکانیدا تاوتێی ئەم پێشنیازەی کرد. لە دواییدا خۆجا بە فەرماندە سەربازیەکانی خۆی گوت: من باش دەزانم رووسیا چی دەوێت. ئەوان سربەخۆیی ئێمەیان ناوێت. لە مێژە ئەوان دەیانەوێت شوێن پێی خۆیان لە وڵاتی ئێمەدا بچەسپێنن. ئەوان چاویان بڕیوەتە خێر و بێرەکەی. یەکێک لە پیاوەکان وەرامیداوە و گوتی: بۆچی بۆ لە ناوبردنی چینیەکان هاوپەیمانی لەگەڵ ڕووسەکان نەبەستین؟ ئەگەر بەدەستی خۆمان نەتوانین خاکەکەمان ڕزگار بکەین، ئەوە شایستەی سربەخۆیی نین. دوژمنەکەمان دڕا. ئەگەر بۆ بەرپەرزدانەوەی ئەم دەست درێژیکردنە لەگەڵ خودی شەیتانیشدا هاوپەیمانی ببەستین، کەس لۆمەمان ناکات. هاوڕێجیان لەسەر خۆبە. رووسیاش بە هەمان شێوە دوژمنە. بۆیە ئەو بیر لە یارمەتیدانمان دەکاتەوە، چونکە ئەو سەرکەوتنەکانمان بە کردداری دەبینێت. ئەو دەیەوێت ئامانجەکانی بە هەرزانترین شت و نزیکترین کات بەدەست بهێنێت. پیاوینە کوفر یەک میلەتن. هاوپەیمانیەتی هەرە گەورە هاوپەیمانیەتی گەلەکەمانە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای وڵات. لە باکوور و باشووریشەوە ئەم هاوپەیمانیەتیە تەنها لە سایەی پەروەردگارەوە دەبێت کە لە قورئانەکەیدا دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا عدوی وعدوکم ئەولیاء. ئاەتەکانی پەروەردگار ئاوا باسی لێوە دەکەن. لە کۆتا چاوپێکەوتنی نیاز و شاندی ڕووسەکاندا نیاز حاجی گوتی: ئێمە سوپاسی نیازپاکیتان دەکەین بەرامبەر بە ئێمە، بەڵام ئێمە بەتەنها ڕووبەڕووی دوژمن دەبینەوە. سەرۆکی شاندی ڕووسەکان گوتی: زۆر خۆڕاناگرن. زانیاری وردمان لەبەردەستە کە پایتەختی چینیەکان لەو پەڕی ڕۆژهەڵاتەوە بۆ لەناوبردنی شۆڕشەکەتان چەند تیپێکی سەربازی مەزن دەجوڵێنێ. نیاز بە ورە و خۆڕاگریەوە گوتی: ئێمە دۆستایەتی ئێوەمان پێخۆشە، بەڵام یارمەتی مەرزداری ئێوەمان پێ قبول ناکرێ. پیاوانی من بڕیاری ئەوەیان داوە کە ڕێگە بە سەرباز و شارەزا و بازرگانەکانتان نەدەن بێنە نێو خاچی وڵاتەکەمەوە. بۆیە دەبینی من خاوەنی ئەو بابەتە نیم. ئەمە گەلێکی ڕاپەڕیوە و بڕیاری ئەوەی داوە خۆی پلانی خۆی دابنێت.
شۆڕش ڕێگەی خۆی گرتە بەر پیاوانی نیاز بە هەموو لایەکدا بڵاوەیان کرد قەڵاکانی چین لە ژێر زەبری لێدانی پیاوە جەربەزەکاندا داڕوخان چنجی فەرمانڕەوا چینیەکەش بەسەر تورکستانی ڕۆژهەڵاتدا خاو بووەوە و کەوتە سەر لێ شێوانێکی کوشندە ڕووسەکان بینیان کەوتووەتە سەر لێ شێوانێکی کوشندە فەرمانڕەوا چینیەکە داوای هاوکاری لە ڕووسەکان کرد ڕووسەکان بە مەرجی ئەوەی پەیمانێک ئیمزا بکەن ڕازی بوون لەو مەرجەش ڕووسەکان مافی ئەوەیان هەبێت بریکاری بازرگانی دابمەزرێنن و ئەوەی هەڵگری پێناسی ڕووسیایی بێت مافی ئەوەی هەبێت بە هەموو وڵاتدا بسوڕێتەوە و دەسەڵاتی خۆجێیش بۆی نەبێت هاوردە ڕووسیەکان بپشکنێت شەڕەکە تونتر بووەوە بەنێو پێچ و پەنای چیاکان و بەنێو ڕووبار و کێڵگەکاندا ڕێگەمان گرتە بەر چەک و پیاوانی ڕووسمان دەبینین بە لێشاو بۆ یارمەتیدانی فەرمانڕەوا چینیەکە دەنێرران ئەو شارانەش کەوتوبوونە ژێر ڕکێفی چینیەکانەوە جممەیان داهات لە ڕووسەکان ئەوانەی دەستیان کرد بە پڕۆپاگەندە و بەرتیلدان بە پیاوانی حکم و هانی خەڵکیان دەدا بۆ کوشتنی خۆجا نیاز ئەو پیاوەی تا دوێنێ ئاواتە خواز بوون هاوپەیمانەتی لەگەڵدا ببەستن لەوەش خراپتر ڕووسەکان دەستیان کرد بە هاندانی توێژەکانی گەل دژ بە یەکدی دوو بەرەچی و ئاژاویان لە نێودا دەنایەوە ئەو چەکانەی گەشتە دەست چینیەکان بەهێزی کردن و تێکدانی هزریش توانی هێزەکان لاواز بکات و یەکڕیزی نێوان تاکەکانی گەل تێک بشکێنێت لەو دەمانەدا شەڕی خوێناییمان دەکرد هەزاران پیاو لەو شەڕانەدا تیاچوون دوای چەند مانگێکی پڕوکێن زۆر پێویستیمان بە چەک و پارە و خۆراک بوو دەبوایە دوای فشارە ترسێنەرەکانی چین و ڕووسیا برینەکانمان ساڕێژ بکەین و کەمێک پشوو بدەین بۆیە بەرەو چیاکان کشاینەوە دوای ئەوەی زۆر نزیک بوو سەرکەوتنی تەواو بەدەستبێنین فەرمانڕەوە چینیەکە توانی سەر لە نوێ وڵات بخاتەوە ژێر ڕکێفی خۆیەوە خۆجەنیاز بەنێو ئەشکەوت و دۆڵ و تو لە ڕێی چیاکاندا بەنێوانماندا هات و چۆی دەکرد و دەیگوت پیاوینە شەڕ براوە و دۆڕاوی نییە ڕۆژێک سەرکەوتنە و ڕۆژێک تێکشکان ئێمەش پەیمانمان بە پەروەردگار داوە کە خۆمان بەدەستەوە نەدەین تاکو سەر دەکەوین یا شەهید دەبین بە چاوەتیژەکانی سەیری هەوری سەرچیاکانی دەکرد و چاوی بە کێڵگە بەرفراوانەکاندا دەجێڕا خەونی بەو ڕۆژەوە دەبینی کە پیاوانمان بتوانن هەموو خراپە و خراپەکاریەک کە خاکە خۆشەکەمانی پیس کردووە بسڕنەوە و پێدەکەنی و دەیگوت ڕووسەکان دەبینن ئەوانەی دوێنێ بۆ یارمەتیدانمان هاتبوون ئێستا دەستی یارمەتی بۆ دوژمنەکانمان درێژ دەکەن پێتانوانیە ئەوان ئەمڕۆ هۆکاری ئەم نەکبەتیەن کە بەسەرمان دەهاتووە پاشان خۆجەنیاز پێدەکەنی و هەندێ لە یادەوەریەکانی بۆ دەجێڕانەوە پیاوینە خەمبار مەبن لە کۆنەوە پیاوانی کڵێسا هەوڵ بۆ لە ناوبردنتان دەدەن هانی ڕووسیان دەدا بۆ داگیرکردنی وڵاتە ئیسلامیەکانمان چونکە پیاوانی کڵێسا ئەوەیان لەبیر چۆتەوە کە شەڕکەرەکانی ئێمە هاوکاری تووچیان کردووە لە شەڕی خاتپەرستەکاندا یارمەتی جیهانی ئیسلامیان داوە پاڵەوانانی وڵاتانی ئێمە خاوەنی ڕابردوو مێژوو شارستانیەتێکی مەزنن سامانێکی گەورەش لە خاکەکەماندا بوونی هەیە 1001 هۆکار هەن کەوای لەوان کردووە چاو ببڕنە خاکەکەمان گرنگترینیشیان ئەوەیە کە ئێمە مسڵمانین چەند مانگێکی سەختمان لە چیاکان بەسەر برد بەردەوام مەشقمان دەکرد چاودێری ڕووداوەکانمان دەکرد شەڕی پارتیزانیمان ڕێک دەخست بۆ سەمان دادەنا دوای ئەوەی خۆمانمان ئامادەکرد بۆ هێرشێکی گەورە خۆجەنیاز ناردی بە دوامدا و داوای لێکردین خۆمان حەشاردەین بە هەموو وڵاتدا بڵاوە بکەین و هەواڵ کۆ بکەینەوە دۆخی دوژمن و خاڵە لاوازەکانی دەستنیشان بکەین لە نێو ئاپۆڕای پیاواندا نیشانەی شەڕەفی پێبەخشیم و پێی گوتم مستەفا حەزرەت تۆ هەمیشە نمونەی سەربازێکی مەزنیت لە کاتێکدا من ئەم نیشانەیەت پێدەبەخشم تەنها مەبەستم دەربڕینی هەندێک لەو ڕێز و سۆزەی دڵما بەرامبەر بە تۆ تکام وایە زوو بگەڕێنەوە
کاتێکی زۆرمان لە پێش نەماوە. ئێمە بە هەموو لایەکدا بە دزیەوە بڵاومان لێکرد. قۆمۆڵی غەمجین ڕەشی پۆشیوە. پیاوەکانی لەسەر بچووکترین گومان لە سێدارە دەدرێن. خەڵکی شاری کاشگەریش ناتوانن پێشوازی لە یەکێک لە پاڵەوانەکانیان بکەن، چونکە ئەوان یان خۆیان حەشارداوە یان هەڵاتون و لە چیاکانن، یان وایان خۆپیشان دەدەن کە لایەنگری فەرمانڕەوا چینیەکەن، یان لەگەڵ شارەزانی ڕووزدا هەڵسوکەوت دەکەن. زۆر ئەستەمە لەنێو ئەو توند و تیژی و زەبر و زەنگەی کە بەزەی بە کەسدا نایەتەوە مرۆڤ دەرک بەڕاستیەکان بکات. هەموو شتێک لە ئۆرمچیدا گۆڕدرا بوو، جگە لە دەم و چاوی چینی و ڕووسەکان نەبێت. دەرک بەبوونی هیچ کەسی ترد نەدەکرد. شاڵاوە شەیتانیەکە جڵەوی سەرەکانی گرتبووە، دەست و چاوەکانی لاواز کردبوو، گوێیەکانیشی پڕ لە ژاوە ژاو کردبوو. بۆیە لە شارێکەوە بۆ شارێکی تر جێگۆڕچێم دەکرد. گەڕامەوە بۆ قۆمۆل، بە شوێن ئەسمەرە پەرێشانەکەدا نەجمەت اللەیل دەگەڕام. تۆ لە کوێی خۆشەویستە جوانەکەم، ئازار و غەمم لێ دەڕژێ و هەز دەکەم شایانی ئەو نیشانەیە نیم کە ڕۆژێک لە ڕۆژان فەرمان دەکەم بە سینگمدا هەڵیواسی. نیشانە هیچ بایەخێکی نابێت. کاتێک دوژمن بێت و بڕوات و پشتی ڕۆڵەکانی نیشتیمان بە قامچی سوور بکاتەوە، یان بەرەو زیندان ڕاپێچیان بکات، یان بە پەتی سێدارەوە هەڵیان واسێت. هەز بە خەم و ئازاری بەردەوام دەکەم بە تاڵاوێکی کوشندا. سەرڕای ئەوانش بە دوای نەجمەت اللەیلدا دەگەڕام. ڕۆیشتم بۆ کۆشکی میر لا قۆمۆل، کۆشکی یادگاریەکان، ئەوینی تووڕا، سۆزی یاخیبوو، پەیمانی درۆ. کۆشکەکە وەکو کەلاوێکی کۆنی ڕزیوی پێشینان، چەترە بڵندەکانیشی وەکو ئەوەی زەمانەت دای ڕوخاند بێت و پیر بوو بێت هاتنە پێش چاوم. هەموو شتێک پیر دەبێت و نەخۆش دەکەوێت و دەبێتە مایی نیگەرانی و گریان. دایکە گیان، نەجمەت اللەیلت نەبینیوە؟ پیرێژنێک سەری هەڵبڕی و بە دوو چاوی کزەوە تەماشای کرد. بە گۆچانەکەیەوە چەند هەنگاوێکی ناو ڕۆیشت، پاشان گەڕایەوە و وەستا بەدەستە لەرزۆکەکەی چاوەکانی لە تیشکی خۆر پاراست و گوتی: تۆ غەریبی لەم وڵاتە؟ نەخێر، من کوڕی ئەم خاکەم. فرمێسک بە چاوە ماتەکانی داهاتە خوارەوە و گوتی: وامزانی لە چیاکانەوە هاتوویت. من بە دوای 4 کوڕەکەمدا دەگەڕێم. ڕۆیشتن و نەگەڕانەوە. خۆزگە یەکێک لە ئێوە دەیبردمە لای ئەوان. لێرە بە تەنها لەگەڵ 4 کچە بێوەژنەکانم وەڕز بووم. پیاوەکانیان وەکو مەڕ سەر بڕان، بێ جوداوازی، نەفرەت لە چین و ڕووسەکان بێت. ڕێگەم گرتە بەر و بەنێو قۆمۆڵی داگیر کراودا گوزەرم دەکرد. لە ناکاودا هاوڕێ دێرینەکەم بینیەوە، مەنسوور دەرغا. بێ ئەوەی ئاگام لە خۆم بێت، بە ناوی خۆیەوە بانگم کرد. ئەو لە من نزیک بیەوە و گوتی: مستەفا موڕاد حەزرەت، ئەوە تۆی؟ بەگەرمی باوەشمان بێکدا کرد. پاشان دەستی ڕاکێشام، بردیمی بۆ جێگەیەکی دوور لە مەترسی کە کەس نەمان بینێت. پاشان بە تەنها دانیشتین. مەنسوور، دەنگ و باست چۆنە؟ مەنسوور دەرغا ئاهێکی هەرکێشا و بە حەسرەتەوە گوتی: شۆڕژێرەکان لە هەرێمی ئیلی دەکوژرێن. لە هەرێمەکانی ئاقسۆ و چوچک لە شاری شەهریار زیندانی دەکرێن و بە دڕندەی تۆڵەیان لێ دەکرێتەوە. هەمان شت لە کوچار و ئاڵتای دووبارە دەکرێنەوە. زەبر و زەنگ هەموو شوێنێکی گرتوێتەوە. دژمنان پیلان دادەنێن. ئەوان تەنها شارەزایی شەڕ و بازرگانی و ڕێکلامکردنیان نییە، بەڵکو شارەزایی هونەری ئەشکەنجەدان و کوشتن و لە ناوبردنی ئیسلام و مسلمانانیشیان هەیە. فرمێسک بە چاوانی مەنسوور دەرغادا هاتنە خوارەوە. بە ناڕەزاییەکەوە قیڕاندی: پەروەردگار بەمە ڕازیە؟ بە نیگەرانیەکەوە گوتم: نەخێر. مەنسوور ڕەنجی گۆڕا و گوتی: کەوایە بۆ لێمان دەگەڕێت بەم شێوەیە تووشی ئازار و ڕیسوایی ببین؟ پەروەردگار دادگەرە مەنسوور، بەڵام ئومەت لە زریانێکی غەمدا نەخرۆ بووە. مەنسوور سەرڕای ئەوەش
پەروەردگار هەر دادگەرە، دادگەری ئەوەیە ئەم کافرانە لە ناو بەرێت. باڵی مەنسوور دەرغام گرت و پێم گوت دادگەری ئەوەیە ئێمە بەڕاستی موسڵمان بین تاکو پەروەردگار سەرمان بخات. بە نیگەرانیەکەوە سەری لە قاندەوە و گوتی ڕاست دەکەیت، ناپاکمان تایە، هاوکاری دوژمنی کردووە، ئەوانە کەمینەن، بەڵێ تیاماندایە لە ژیان کشاوەتەوە و بە هیچ شتێک بەشداریان نەکردووە، کار نابەجێ لە هەموو گەلێکدا هەن. بەڵێ تیاماندایە کوفری بە پەروەردگار کردووە و باوەڕی بەوان کردووە. پاشان مەنسوور بە چاو سوورکردنەوەیەکەوە ئاوڕیدایەوە و کوتی ئافرەتی جوانمان تایە، شتێک نازانن بە ناوی داوێن پاچی. زۆر ناڕەحەت بووم بە قسەکانی مەنسوور، ئەو لە حاڵەتێکی بێزاری کشندەدا دەژی، تووشی شڵەژانێکی دەرونی ڕوخێنەر بووتەوە، چونکە بابەتەکە بەو شێوەیە نییە کە ئەو باسی لێوە دەکات. گەلی ئێمە گەلێکی خۆڕاگری شەڕکەرە و خۆی بەدەستەوە نەداوە، ناپاکەکانیش خەڵکێکی زۆر کەمن، بۆیە دەرونیان ڕووخاوە، چونکە ئەوان لە ترسی دوژمن یان بەهۆی ڕوبەڕووبوونەوەی چەندین زۆر سزا یان لەبەر هەندێ دەستکەوتی مادی یان بەهۆی هەندێ سەر لێ شێوانی هزرێەوە کەوتونەتە داوی دوژمنەوە. ئەوانە و ئەمانەش ژمارەیان زۆر کەمە، بەنیسبەت ئافرەتانەوە هەندێک گەمژە و بێ ئاگا کە هیچ شتێکیان نییە پێوە سەرقاڵ بن، بۆیە لە پێناو پارویەک ناندا کەوتونەتە داوی خراپەکاریەوە، یان لەبەر ئەوەی کەوتونەتە بەر هەڕەشەی دوژمنەوە ژیانی خراپەکاریان بەسەر مردنێکی شەڕەفمەندانەدا هەڵبژاردووە. من وەکو مەنسوور دەرغا ناڕوانمە ئەو بابەتانە، من لە مێژە مەنسوور دەرغا دەناسم، ئەو شاعیرە و زۆر نمونەیانە دەڕوانێتە بابەتەکان. فەرمودەکانی بوخاریشی لەبەرە، ئەو خەون بە مێژوێکی بۆندارەوە دەبینێت، هەوڵی ئەوەی نەدەدا ڕابردووی جوانی و کەساسی ئێستا پێکەوە ببەستێت، بۆ ئەوەی شێوە هاوسەنجێکی دەرونی بۆ خۆی فەراهەم بهێنێت. بۆچی وەکو ئەوەی کە هەیە ناچیتە ژێرباری دۆخەکەوە و هەوڵی چارە سەرکردنی بدەیت. مەنسوور سەری لە قاندەوە و بە تووڕەییەوە گوتی چەند حاڵەتێکی ناتەندروستی هەیە، هیوا بڕاوم لە چارە سەرکردنیان. ئەی چارەسەر چییە؟ لێوەکانی برد بەدەمدا و بە بێزاریەوە گوتی ئەی چۆن دەمرین. ئەو دەرچی بە مەبەستی من کرد، وەکو ئەوەی بڕوانێتە ئاسۆی دەرونی خۆی و بیەوێت بیرۆکە کۆنەکانی بڵاو بکاتەوە و تێبفکرێت لە ڕاولۆچوونەکانی خۆی، چاوەکانی بە پەژارەوە هەڵسوڕاند وەکو پاڵەوانەکان دەمرین. مستەفا بە خۆشحاڵی و باوەشم پیا کرد و گوتم ئەوە تا من و تۆ هاوڕاین. بە دڵنیاییەوە من سوور بووم لەسەرەوەی پەیوەندیتان پێوە بکەم لە چیاکان. سبەی دەچین کاتی شاڵاوە گەورەکە نزیک بووتەوە، دەرچوین بۆ نێو قۆمۆڵ و گوزەرێکمان کرد شەو داهات. هەڵوێستی خەڵکی بەڕوونی دیار بوو، خەڵکەکە زۆر بێزار بوون، بابەتەکە پێویستی بەوە نەبوو پیاوان لە چیاکان بێنە خوارەوە، پێویستی بەوە نەبوو خۆجە نیاز بێتە خوارەوە و سەر لە نوێ شۆڕش هەڵگیرسێنێ. پێش جودا بوونەوەمان مەنسوور دەرغا گوتی پرسیاری نەجمەت اللەیلت لێ نەکردم. بەلاڵانەوە پێم گوت ئەو ئێستا لەکوێیە؟ مەنسوور بە نیگەرانیەکەوە پێکەنی و گوتی مێردی کرد. چۆن؟ تۆ گاڵتە دەکەیت؟ کاتێک میر کۆشکی بەجێهێشت، خانەوادەکەشی بڵاوەیان لێکرد، خەڵکیش دەرچوون بۆ شەڕ. ئەو تووشی داڕوخانێکی دەرونی بووەوە، دەگریا و دەیناڵان، بەڵام گریە و ناڵە جوانی ئەویان لەناو برد. تێگەیشتیت؟ هیچ تێنەگەیشتم. ئەفسەرێکی چینی کە یەکەم جار بوو هات بۆ قۆمۆڵ سەرسام بوو پێی تۆ لە مەگەڕێ ئێستا نابێت بایەق بەشتیوا بدەین. من لە کاتێکدا شادی لە دڵمدا دەکوژێتەوە واز دەکەم دەچمە ناخی قۆڵایەکی دوورەوە کە پڕە لە مار و دێوەزمەود و کەڵی ڕەش. ئەمە ئەو خەونە کۆنە ناخۆشیە کە بە منداڵی داهاتە خەونم. باوکم پێی دەگوتم پێش ئەوەی بنوم ئایەتل کورسی بخوێنم و 100 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ بدەم. نازانم بۆچی ئەو خەونە کۆنەم هاتەوە یاد. ئای نەجمەت اللەیل،
ئایا بڕوا بە فرمێسکە کۆنەکانت بکەم یان بەخۆ هەڵکێشانت بەسرمدا لە سەرتاوە یان بڕوا بەو کاتانە بکەم کە خۆتت پێدا هەڵدەواسیم یان بە ساتە وەختەکانی ماڵ ئاوایی و ئەو قسانت لەبارەی هاتنی گورگەکانی چینەوە دەتکردن بڕوا بەچی بکەم پێت وایە بڕوا بەم دۆخە تاڵە بکەم منسوور سبەی بەرەو چیاکان دەچین تێڕوانینەکانم لە شەوە خەماویەکانی قۆمۆڵدا ون بوون و گوتم لە قەتباڵی چیاکاندا شەوگار بەڕوونی دیارە گوێت لە گۆرانی پیاوەکان دەبێت و دڵت دێتە سەما بۆیان دەڕوانیتە ئەستێرەکان تەنها ئەستێرەیەک نابینیت بەڵکو ملیۆنان ئەستێرەی بە خەندە دەبینیت کە نەمرانە پێدەکەنن دیمەنی چیاکان زۆر جوانن منسوور بەشی شەشەم لاپەڕا 75 نەجمەت اللەیلم بەجێهێشت ڕوانیمە مانگ بینیم مانگ چواردەیە بەڵێ هەورە زۆرەکان بەریان بە تریفەی مانگ گرتبوو بەڵام من بزەی هەمیشە زیندوم لە ڕووی مانگدا دەخوێندەوە کە هەزاران ساڵە بەڵکو زیاتر مات و شکۆدارە من لەژێر تریفەی تۆدا ئەی مانگت درەوشاوەکە ئەی ئەوەی بربەرەکانەی تاریکایی دەکەیت ملی ڕێگە بە نێو کێڵگەکاندا دەگرمە بەر ڕوو دەکەمە سەرکردایەتی شۆڕشگێڕەکان من ستەمیان لێ دەکەم ئەگەر ناوی یەکیان سەد یان ناوی هەزاریان بهێنم ئەوان زۆرن وەکو ژەنەڕاڵ مەحموود موحیتی ژەنەڕاڵی گەورە عوسمان باتوور ژەنەڕاڵ شەریفخان و ژەنەڕاڵ عوثمان ئۆراز لەوێ لەسەر لووتکەی چیاکان دەست دەکا بە یەک گەیشتن مەبەستم لەو پیاوانەیە لە هەرێم و شارەکاندا بڵاویان لێکردبوو راپۆرتەکانی خۆیانیان سەبارەت بەو گوزەرانە خراپەی گەلە تێکۆشەرەکەمان لە تورکستان لە ژێرباریدا دەناڵێنێت خوێندەوە لە کۆتایی ساڵدا لافاوە بە خوڕەکە دەستی پێکرد خۆجەنیاز گوتی لە ئۆرۆمچی بە یەک دەگەین کۆشکی فەرمانڕەوای گشتی چین لەوەیە دەمانزانی قۆناغەکە دوور و درێژە خوێن ڕشتن و مەترسیتیایە ئەوانەشمان لە قسەکانی مەحموود موحیتیدا دەرک پێکرد گوێم لێ بوو دەیگوت چاودێری پەروەردگارمان لەگەڵدایە گوتم ئەی باوکە مەزنەکان ڕووداوەکان هەندێک لە گەنجەکانمانی لەناو برد خۆجەنیاز پێکەنی و گوتی کاتێک خۆری ڕاستی هەڵدێت ئەم قسە پڕوپوچانە دەتوێنەوە چاوی بڕیە ئەو لووتکانەی بەفریان بەسەرەوە بوو گوتی ویستی پەروەردگار لە هەموو فەلسەفەیەکی سەر ڕووی زەوی بەهێزترە ئەوەی ئێوە بە سەرکەوتنێکی هەمیشەیی دەیبینن تەنها بروسکەیەکە و زوو دەکوژێتەوە لە هەموو چەرخێکدا کۆمەڵە خەڵکێکی لە خۆبایی ڕوبەڕووی ئاەتەکانی پەروەردگار دەبنەوە و هەندێک سەرکەوتنیش بەدەست دەهێنن بەڵام تا سەر نییە پەروەردگاری گەورە دەفەرموێ ئینا نەحن نەزەلنە الذیکڕ وئینا لەه لەحافیظون بە یارمەتی پەروەردگار دەست پێ بکەن لە پەروەردگار نەبێت لە هیچ کەسێکی تر مەترسن دەرکم بە دیاردەیەکی نامۆی گەلی تورکستان کرد ئەم گەلەی کەوا دەهاتە پێش چاوان خەوتووە دەستەوەستانە بریندارە و ئاهوو حەسرەتی لێ دەچۆڕێ و پەرۆشی و کەساسی لە دڵیدا هێلانەی کردووە کاتێک لە شکرەکەی ئێمەی بینی هێرش دەبات تەنبەڵی و لاوازی لە سەرشانی خۆی فڕێدا بە شادمانیەوە چاوی کردەوە و هاوشان لەگەڵ ئێمە دەستی پێکرد پەروەردگارە چینیەکان لەکوێن من وادەیان بینم بە ترسەوە هەڵدێن زۆر بەشیان مسلمان دەبن و شان بەشانی ئێمە شەڕ دەکەن ئەو ئافرەتانەش مێردیان بە کافران کردبوو لە سەربازە چینیەکان ئازاد کران بۆ بەشداریکردن لە شەڕەکەدا دەرچوون لا یەکێک لە شارەکاندا بینیم پیاوێکی زلی گرتووە و خەڵکەکەش بە چوار دەوریدا چەپڵە لێ دەدەن دەبێت ئەم ئافرەتە چێ بێت ئافرەتێکی کاشگەریە ناوی خاتونە لەگەڵ ئەفسەرێکی چینیدایە ئافرەتەکە ئەفسەرەکەی بەستبووە قەدی درەختێکی گەورەوە ئەفسەرەکەش وەکو گای قوربانی بە دەوری درەختەکەدا دەسوڕایەوە ئافرەتەکەش بە قامچی پشتی سوور دەکردەوە
پێت گوتم تۆ بۆ منی هیچ پەروەردگارێکیش ناتوانێت لە دەستی من ڕزگارت بکات منت بردە شڕە کۆڵی تێکەوە و لەبیرتە 1000 جار پێت دەڵێم من ڕقم لێتە ناتوانی هیچ مەرامێکی خۆت لای من بەدەست بهێنیت بۆم دووپات کردیتەوە کە پەروەردگار لە من و لە تۆش بەهێزترە منت بەڕوت و قوتی هێشتەوە ئەی نەفرەت لێکراو پیاوە سەرخۆشەکانت هێنایە دیار ئافرەتێکی داماوی ڕوت و دەست بەستراو منیش بەگریانەوە سەیری ئاسمانی باراناویم دەکرد لە ناخەوە لە پەروەردگار پاڕامەوە گاڵتەت پێکردم و پێت گوتم خوا گوێی لێت نییە ئەوەی بوونی هەبێت منم ئێستا تۆ لە شوێی سەنلی سەیری ئەو پیاوانە بکە لە هەموو لایەکەوە دێن سەیرێکی ئەو ئاڵانەی کرد کە دەشەکانەوە ئێستا پەروەردگارت ناسی قسە بکە ئێستا کڕنوش دەبەیت ماچی زەویەکە دەکەیت پەنا بۆ ئەو پەروەردگارە دەبەیت کە نکوڵیت لە بوونی دەکرد تخوا تۆ پیاویت دەزانم تۆ خوێڕیت و لە مردن دەترسیت بەڵام هەیکەوە دەن تۆ دڵ و جەستەی منت بریندا کرد ئەو ئافرەتەش بە زۆر دەست درێژی بکرێتە سەر لە شەرعی ئێمەدا سزای دەست درێژی کرد تەنها کوشتنە خۆجەنیا سەیرێکی ئەم دیمەنە هەژێنەرەی کرد و گوتی وا دیارە ئەم ئافرەتە شێت بووە یەکێک لە پیاوانی گاشگەڕ هاتوو گوتی گشت خەڵکی کاشگەڕ بەسەرهاتی ئەم ئافرەتە دەزانن دەبێت زۆری چەشت بێت گەورم ئەو لە خانەوادەیەکی ڕەسەنە وا دیارە ئەفسەرەکە تەنها دەست درێژی دەکردا سەرکچی خانەدانەکان ژمارێکی زۆری لە شەرعناس و ئاین پەروەرانی کوشت خۆجەنیاز هاتە پێشەوە تاکو گەیشتە ئافسەرەکە چیت کردووە ئەفسەرەکەش بە دوو چاوی ماندووەوە سەیرێکی کرد و گوتی تا دوێنێ مافەکانی کەسی سەرکەوتوم جێبەجێ دەکرد مافەکانی کەسی سەرکەوتوو چین کاتێک نەیتوانی وەران بداتەوە خۆجەنیاز دەستی بە قسان کرد و گوتی مافی کەسی سەرکەوتوو ئەوەیە پێ بنێت بە دابوونەریتە ڕەسەنەکانەوە من ئەوم خۆش دەویست بۆ خۆم دەویست بۆ ئەو مەبەستە هاتووی شەڕ بکەیت من هەر ئەوەم دەکرد کە ئەوان دەیان کردن بە بەرپرسیش لەم مەسەلەیە فەرماندەکانن خۆجەنیاز بە ئامادەبوانی گوت سەیری بکەن دەوێت دادگایی ئەوانە بکەین کە ئەمیان هێناوەتە ئێرە دواتر ئاوڕێکی لێدایەوە و گوتی ئێمە لە بەرامبەر پەروەردگار بە تاک و تەنهایی ڕادەوەستین وكلهم آتيه يوم القيامة فردا جد لم آيات نبوة بدل نياية ونخير ئێمە لەسەر تاوانی فەرمەندەکانت لێپێچینەوەت لەگەڵ ناکەین ئەڵکو لەسەر ئەو تاوانانەی کە کردوتن ئەفسەرەکە داڕوخا و هاواری کرد نامەوێت بمرم خاتون بە قاقای پێکەنینەوە بە خۆجەنیازی گوت سەرۆکەکەم قوربانیەکانی دەستی داوای مەرحەمەتیان لێ دەکرد شەوێشیان گوێم لە گەنجێکی مرد بوو لە پێشیدا هاواری دەکرد نامەوێت بمرم هەمان قسەی ئێستای ئەم ئەفسەرەی دەکرد بەڵام ئەم بێ ئابڕوو بوو خاتون لە قسەکانی بەردەوام بوو بەرەو ئەفسەرەکە دەچوو نکوڵی دەکەیت تۆ بێ ئابڕوو بوویت دەمانچەکەت لەسەر بەرز کردەوە و کۆمەڵە گولەیەکت پێوەنا پاشان خاتون بەسەر ئامادەبواندا دەسوڕایەوە و بە دەنگێکی پڕ لە حەسرەت و خەمەوە دەیگوت قوربانیەکە دەتلایەوە دەیناڵان بە دوو چاوی بە پەرۆش بۆ ژیان هاواری دەکرد ئەم سەگە کەم و کورتەش چایی دەخواردەوە بە تام و قومی لە جگەرەکەی دەدا پاڵتۆیەکیشی لەبەر کردبوو کە لە سەرما و کڕێوەدا دەیپاراست پێدەکەنی بە زۆر منی لەسەر هەردوو ڕانی خۆی دادەنیشان خەنجەری دەهێنا بە گۆنامدا ئەم دیمەنانە وێنا بکەن سەیری ڕوخسارم بکەن ئێستا شوێنی برینە کۆنەکانی پێوەماوە ئەویش لە کاتێکدا چەند دڵۆپە خوێنێکی منی هەڵدەمژی ڕوخساری لە خۆشی و شادیدا دەگەشایەوە پاشان شێت ئاسا بە تووڕەیەکەوە قیژاندی دادگا بێدەنجێک زاڵ بوو خەڵکەکە چاویان بڕیە ئافرەتە چاو بە فرمێسک و شڵەژاوەکە چاویان بڕیە ئەفسەرە بەستراوە دۆڕاوەکە لە چەند ساتێکی کەمدا پیاوێکی پیری 60 ساڵە بە شیرێکی کۆنەوە ئاپۆڕای خەڵکەکەی بڕی ئەوەندەمان زانی
سەری ئەفسەرەکەی پەڕاند. ژاوە ژاوێک دروست بوو. پیاوە پیرەکەش هاواری کرد من باوکی ئەوم. خاتون باوەشی بە باوکیدا کرد. نیازیش فەرمانی بە پیاوەکانی کرد بەڵاوەی لێ بکەن. شەڕ لە کاشگەڕ و شارەکانی تر هەڵگیرسا. شۆڕژگێڕەکانیش بە وردی ناوچە ئازادکراوەکانیان لە ناپاک و داگیرکەران پشکنی لە هەموو لایەکدایان بەسەرهاتی غەمگین باز دەکرێن. خۆجەنیازیش لە خۆیدا دەیگوت باوکی ئەوم. ئەم دووشەی بە تێڕامانەوە دەگوتنەوە و هەستی دەکرد کە ئەمیش باوکی ئەو بێت. بۆ هەموانی دووپات کردەوە کە تورکستانێک تووشی ئەم بەدبەختیە بوو بێتەوە بەردەوام پێویستی بە مسلمانی دڵسۆز هەیە، پێویستی بە ڕۆڵەی بە شەڕەف هەیە کە بەرگری لە ئابڕوو لە قەوارەکەی بکات و تۆڵەی برینی جەستەی و دەرونی بۆ بکاتەوە. ئەو نەفرەت لێکراوە مەبیر هاتەوە نەجمەت اللەیل خۆزگە وەکو خاتون بوایە. بەڵام بۆ ئێستا من بیر لە نەجمەت اللەیل دەکەمەوە. خۆ من باوکی ئەوم نیم، ئەویش وەکو خاتون نییە. ئەو تەنها ڕژێنی ژاراوەیی و ئەم دۆخە نالەبارەیە. لە هەموو گوڵزارێکی جواندا دڕک دەڕوێت کە پەنجەکان خوێناوی دەکەن. جاری وهەیە مارەکان لە نێو گوڵەکاندا خۆیان حەشار دەدەن. نەجمەت اللەیلیش وەکو ئەو ئەفسەرە لاواز و بێنرخەیە. دەبێت شەڕی ئێمە دژ بەم ئەفسەرە و سوپاکەی بێت، دژی ڕژێنە ژاراوی و کوشندەکانی بین کە بە نەجمەت اللەیل و هاوشێوەکانی دەچن. بێدەنجی سەر تا پای وڵاتی گرتەوە. کۆمارە نوێکە لە کاشگەر ڕاگەێنرا. خۆجەنیاز بە سەرۆک کۆماری تورکستان هەڵبژێردرا. پیاوچاکێکیش بە ناوی مەولانە سابیت کە بە گەشتێک لە قاهیرە بوو کرا بە سەرۆکی حکومەت. ئەنجومەنێکی نوێنەران و ئەنجومەنێکی وەزیرانیش پێکێنرا. زۆربەی خاکەکەشمان ڕزگار کرد. دوای ماوەیەکی کەم نیازمان هاتە سەر ئەوەی گەماروی شاری ئۆرۆمچی بدەین کە بارەگای سەرەکی و دوا پەناگەی فەرمانڕەوا چینیەکە بوو. منیشیان بەکارێکی پەیوەست بە کۆکردنەوەی هێزەکان و فەرمانکردن ناردا قۆمۆڵ. زۆر خۆشحاڵ بووم بەوەی بە سەرکەوتویی چووم بۆ قۆمۆڵ. چەند خۆشە سەربازێک بە سەرکەوتویی بگەڕێتەوە زێدی خۆی، چونکە بە سەربەرزی دەگەڕێتەوە، بە خۆشەویستیەوە دەڕوانێتە خەڵکەکە. هەز بە پەیوەندیەکی بەهێز لە نێوان خۆی و خەڵکەکە دەکات. ئەو ترپەیەکە لە ترپەکانی دڵیان، بەشێکە لە گیان و ئاواتیان، لە خۆشی و ناخۆشیان. سەرکەوتنی مەزن وەکو ئازاری مەزن دڵەکان یەک دەخات، ئاواتەکان لە یەک بۆتەدا دەتوێنەوە. شۆڕەسواری گەڕاوە بە شانازیەوە پێ لە زەوی دەدات. سەیری ئەو ڕوخسارە جوانە مژدەبەخشانە دەکات کە لە پەنجەرەکانەوە سەریان دەرهێناوە. سەیری ئەو منداڵە سپی پێستە درەوشاوانە دەکات کە بەهێمنی و بەختەوەریەوە دەهاتن. شۆڕەسواری گەڕاوە دوێنێ کە پەلاماری قەڵاکانی دەدا و تۆپە کۆنەکەی دەتەقاندن و شوێنە داگیرکراوەکانی لە گڵاوی چینیەکان پاک دەکردەوە. هەستی دەکرد هەندێ لەو ئەرکانەی لەسەری پێویست کرابوون بەجێی هێناوە. من شۆڕەسواری گەڕاوم. ئای چ گۆرانیەکی خۆشە! باشترین شتێک ئارامی و خۆشی ببەخشێتە دڵم ئەوەیە داگیرکەران ببینم دەڕوخێن و هەموو ژیربێژیەکانیش دەمرێت. دەست بەجێ یادی پەروەردگاریان دەکرد. من دڵنیام ئەوان درویان نەدەکرد. پەردەر لەسەر چاوانیان لابرا و بە سروشتی خۆیان لە کاتی تەنگانەدا بۆ لای پەروەردگار گەڕانەوە. یەکەمین ڕاستی هەتایی کە ساختەیی تێدا نییە. بەڕێکەوتم، ڕۆیشتم، بە پێڵاوێکی نوێوە پێم لە زەوی دادا. گوێم لێبوو لە پشتەوە دەیگوت مستەفا موڕاد حەزرەت جارێکی تر گەڕایتەوە، سوێندت بۆ دەخۆم بە دوای ئەودا دەگەڕێیت. ئاوڕێکم دایەوە بینم منسوور دەرغایە، باڵی ڕاستی بە پێچەرێکی گەورە و سەریشی بە پێچەرێکی بچووک پێچراونەتەوە. بە دڵخۆشیەکەوە گوتی وەخت بوو نەتناسمەوە. باوەشمان بێکدا کرد. منسوور دەرغا دەستی بە قسان کرد و گوتی ماوەیە کەوتمە نەخۆشخانە، نازانم 2 یان 3 گولیان لە باڵم دەرهێنا. گوتیشیان بۆ ماوەیەکی کاتی باڵم تووشی شەلەل دەبێت. ئەمە گرنگ نییە بەلامەوە. پاشان سەری دانەواند و بە خەمباریەکەوە گوتی زۆرێک لە پیاوەکان مردن، ڕقم لە مردن هەستاوە. مرۆڤ کوشتن کارێکی ترسناکە.
ئەم هەموو گەمژەیە بۆ؟ بەڵام من دەمەوێ ئەو شتانە لەبیر بکەم، شان ڕاوەشێنم، لولەی تۆپەکەم بەرز بکەمەوە، هەڕەمەچی ڕووە و کۆبوونەوەی ڕووس و چینیەکان تۆپ بتەقێنم. نامەوێت بیان کوژم، بەڵکو دەمەوێت واز لە کوشتنی ئێمە بهێنن. دەمەوێت چەکەکانیان بێدەنگ بن. کارە ساتەکە ئەوەیە، چەکەکانیان بێدەنگ نابن. تاکو یەکەم جار خۆیان بێدەنگ نەکەیت، ئەم کارەژمایی نیگەرانیە. دەبێت بمرن بۆی چەکەکانیان واز لە کاری شێتانە بهێنن. دەی با پێ بکەنین. ئای پەروەردگارە، دوای ئەم هەموو کوشتارە هێشتا لەبیرت نەکردووە؟ بەسەر سوڕمانەوە گوتم چێ؟ گوتی نەجمەتولەیل، من باوکی ئەوم. منسوور دوای بیستنی ئەم ڕستەیە دایە قاقای پێکەنین و گوتی یانی تۆ باوکی ئەوی؟ بەداڵغەیەکەوە ڕوانیمە کۆشکە چۆڵەکە و گوتم پیرێکم بینی لە کاشگەڕ ئەم موشانەی دەگوتنەوە، من باوکی ئەوم. گوێم لە خۆجەنیازیش بوو، هەمان شتی دەگوتەوە، من باوکی ئەوم. ئەم وڵاتی ئێمەش پێویستی بە کەسێکە بەردەوام من باوکی ئەوم بڵێتەوە. منسوور بە توندی دای بەسەر شانمدا و گوتی شەڕ مێشکتی ماندوو کردووە. بە نیگەرانیەکەوە گوتم پێدەچێت وا نەبێت، هێزەکانتان گەیشتنە ئۆڕمچی، گەماڕۆمان داوە، شەڕەکەش بەرەو کۆتایی دەچێت. منسوور دەرغا پێکەنی و گوتی بەڵام من دەڵێم تاکو لە نێوان دوو دەمی مەقاشێکدا بین، دەمی یەکەمی چین بێت و دەمی دووەمی رووسیا، ئازارەکانمان کۆتایی نایەت. هەردوولاشیان چاویان بڕیوەتە ئێمە، دانەوێت ئیسلامەکەمان لەناو برن، چونکە لەناوبردنی ئیسلام لەناوبردنی ئێمەیە. ئەمەم لە فەیلسوفەکانیان بیستووە. لەو شارانەی داگیرمان کردن، هەندێ بڵاوکراوەی نهێنیمان دەستکەوت. دوای ئەوەی ئەوان هەڵاتن و پێش ئەوەی هەڵی ئەویان دەستکەوێت بیان سووتێنن. هەمان شتم لەو بڵاوکراوە نهێنیانەیان خوێندەوە. کۆمەڵە بەڵگەیەکی زۆرم لایە، هەمووی دەدەمە دەست خۆجا نیاز. ئەمە شەڕێکی خاچپەرستیە، بەڵام لە جۆرێکی نوێ. لە پڕدا منسوور سپانی بە گوێمدا نەجمەتولەیل لە تاریکایی شەودا هەڵات. چۆن هەڵات؟ ئەو ئەفسەرەی بۆ خۆی برد، یەکەم کەسی هەڵاتوەکان بوو. منسوور پێکەنی و گوتی نەجمەتولەیل بە درێژایی تەمەنی کەم جوڵە بووە، بەڵکو وەکو کەڵەکە قوڕاووا بوو. تۆ وەکو من نایناسیت، هاوڕێی خۆشەویستم، بوارم بدا بۆ یەکەم جار باسی ئەوت بۆ بکەم. ئەو زیاد لە دڵداری هەبوون. ئەو لێک کادا مەیتەر شوان سەرباز پیرەمێردێکی دەوڵەمەند کە گەوهەری بەسەردا بڕێژێت کۆ دەکردەوە. مستەفا تۆ ساویلکە و گەمژەی، نیگەران مەبە، من پێچەوانەی تۆم. ئەم ڕۆژە ڕەشانە وایان لێ کردوم متمانم بە کەس نەکەم، تەنها بەو کەسانە نەبێت کە چەچیان هەڵگرتووە و تا مردن شەڕ دەکەن. ئەم سەردەما سەردەمی خراپەکاری و تیاچوونە، ژیان تیایدا نەفرەتە. نەجمەتولەیل بەرەو ئۆرۆمچی ڕۆیشتووە. بڕوان پێ بکە ئەگەر بتوانین بچینە ناو ئۆرۆمچی، ئەو کات نەجمەتولەیل دەبینی بە گریانەوە، هانات بۆ دەهێنێت وەکو شەهیدی جەور و ستەم دێتە پێشچاوی هەمووان. خەڵکیش بڕوا بە فرمێسکەکانی دەکەن، تۆیش دڵت بەرامبەری نەرم دەبێت. دەستێکیم لە دەمانچەکەمدا و هاوارێکم کرد، ناپاک لە سێدارە دەدرێت. منسوور پێکەنی و هەردووشانی هەڵتەکاند و گوتی ناتوانیت، ئایا ئەو ناچار نەکراوە ئەو کارە بکات؟ دەبێت خاکەکەمان لەو ڕژێنە ژەهراویانە ڕووەکە هەڵگژەکان پاک بکەینەوە. منسوور بە خەندەیەکەوە گوتی ڕژێنەکان لە دروستکراوەکانی پەروەردگارن، ڕووەکە هەڵگژەکان بەردەوام بوونیان هەیە. من ئافرەتێکی قەرەجی ناوچیاکانم مارە کرد، هیچ شتێک وا لەبارەی شەڕەوە نازانێت. ها ئەی تۆ شەوێک دوو شەو لە ئۆرمچی دەمێنمەوە، پاشان دەگەڕێمەوە بۆ ئۆرمچی، تا 2 هەفتەی تر ناتوانم بتان بینمەوە. ماڵاواییم لە منسوور کرد، کۆڵانەکانی قۆمۆڵم بەبێ ئاگاییەوە گرتە بەر. بەشی هەفتەم. لاپەڕا 89. سەرباری هەموو شتێک لە بەرامبەر دوو دەوڵەتی گەورەدا کە چین و رووسیا بوون. ئێمە دەوڵەتێکی بچووک بووین. ئایا دەکرێت بچووکی قەبارەی خۆمان بکەینە بەهانەیەک بۆ ئەوەی دەرگاکانمان بەڕووی داگیرکەراندا
واڵا بکەین و بێباک بین بەرامبەر گرنگترین بەخششی پەروەردگار بۆ ئێمە با شەڕمانگێک یا 2 مانگ یا ساڵێک تا پەروەردگار بێوێت درێژە بچێشێت بە درێژایی تەمەنمان شەڕ دەکەین قەدەری ئێمە وایە و هیچ چارەیەکمان نییە خۆجە نیاز سەیرێکی 4 دەوری خۆی کرد و گوتی شەڕ هەموو شتێکی تێکداوە گرنگەوەیە شەڕ نەبێتە هۆی تێکدانی متمانەمان بە پەروەردگار و پاشان بەخۆمان برسیەتی ئێرە و ئەوەی گرتوتەوە سەرۆکم دەزانم باجەکەی گرانە دڵە ڕاوکەیەک زاڵ بۆ بەسەر خەڵکی ئەم خاکەدا چی بکەین ژەنەڕاڵ شەریفخان ئاوڕێکی لێدایەوە و گوتی من بیرۆکەیەکم هەیە بە شەڕێکی نائومێدیەوە دەچینە ناو ئۆرمچی پێویستە ئەم کارە بکەین یان دەمرین یان بە تەواوی زاڵ دەبین بەسەر ئۆرمچی و ئیلیدا لەم کاتەدا بۆ ئەوەی هێزێکی تەواو بنێرن بۆ لە ناوبردننی شۆڕژگێڕەکان گوتوێشت لە نێوان فەرمانڕەوا چینیەکە و ڕووسەکاندا بەڕێوە دەچوو ڕاستیەکەی ڕووسەکان متمانیان بەم فەرمانڕەوایە نەبوو بۆیە بە خێرایی کەوتنە جوڵە بەشداری کودەتاکەیان لە ناو هێزە چینیەکاندا بە سەرکردایەتی فەرماندەی سوپا چینیەکە کرد کودەتایەکە سەرکەوتنی بەدەستێنا و فەرمانڕەواکەش بۆ چین هەڵات دەسەڵاتی تەواو کەوتە دەست فەرماندە چینیەکە بە ناوی هاوپەیمانی بەرژەوەندی و بیرروڕا ڕێککەوتنێکی نوێ لە نێوان فەرماندە چینیەکە و ڕووسەکان واژۆکرا فەرماندە چینیەکە بەڵێنی ناردنی مادەی خاوی لە تورکستانی ڕۆژهەڵاتەوە بۆ رووسیا دانا لە بەرامبەریشدا ئەوان سەرباز و چەچی بۆ بنێرن لە مانگی دیسێمبەردا 3 لیوای ڕووسی بە 30 فڕۆکە و 20 زری پۆش و 50 ئۆتۆمبیلی گول لە نەبڕەوە لە ڕێگەی ئیلی و چوچکەوە هاتنە ژوورەوە هەواڵەکان ناخۆش بوون خەڵکی زۆر گرنگیان پێدەدا هێزێکی ئەوتۆمان نەبوو بتوانێت بەرامبەر ئەم هێرشە لە ناکاوی ڕووس بوەستێتەوە خۆجە نیاز گوتی تا دوێنێ شەڕمان دەکرد ژەنەڕاڵ شەریف با پرسیارکردن وەرامی دایەوە ئەی ئەمڕۆ شەڕەکەمان جۆرێکە لە سەرکێشی پاشان ئاوڕێکی لە ژەنەڕاڵدایەوە و گوتی ژەنەڕاڵی هاوڕێ لەگەڵەوەشدا هیچ ڕێگە چارێکی دیکەمان هەیە جگە لە شەڕ من لە هیچ شتێک تێناگەم ناوی سیاست بێت بەڵام ئەزمونەکانی ژیان فێری ئەویان کردم کە شەڕ تاکە شێوازە بۆمان دەمێنێتەوە ئەستەمە دوژمن خۆ بەدەستەوە بدات مەگەر لە شەڕدا تێک بشکێت خۆجە نیاز لە کاتێکدا فڕۆکەکانی بینی شۆڕژگێڕەکان موشک باران دەکات کوتی کەوایە با تا کۆتایی دەست بە شەڕ بکەینەوە لەم کاتانەدا ڕووسەکان شارەزایی بوارەکانی سەربازی و بازرگانی و سیاسیان ڕەوانە کرد ئەفسەرێکی ڕووسیش بوو بە یەکێک لە 2 ڕاوێژکارە گەورەکانی فەرمانڕەوا چینیەکە ئەم ڕاوێژکارە ڕووسیە بلیمەت و ناخڕەش بوو گاڵتە بەڕاو پلانەکانی نەدەکرا چاوی بە فەرمانڕەوا چینیەکە کەوت و پێی گوت وێنایەکی خەیاڵی شەڕەکەم لە زەیندایە گەر بمتوانی بە جێبەجێ بکەین زۆر شتمان بەدەست دێهێنا فەرمانڕەواکە گوتی چۆن خەڵکێکی زۆر لە ڕۆڵەکانی تورکستانی ڕۆژهەڵات جودا بوونەتەوە ئێمەش متمانەی تەواومان پێیان هەیە دەتوانین بەکاریان بێنین و بیان خەینە پێشەوەی دامەزراوە کارجێڕی و سەربازەکانی فەرمانڕەواکە ئەو کات شەڕەکەوا دەردەکەوێت کە شەڕی دواکەوتۆکانی وەک خۆجە نیاز و دار و دەستەکەیەتی دش بە جودابووەکان فەرمانڕەوا چینیەکە پێشوازیەکی گەرمی لەم بیرۆکەیە کرد یەکسەر جودابووەکان کە بەڕەچەڵک تورکستانین بەلێشاو هاتن یەکێکیان کرا بە سەرۆکی دەستگای هەواڵگیری کە لەسەر شێوەی جستابۆی ئەڵمانی بوو ئەم دەستگایە ڕۆڵێکی خراپی بینی لە لێدان و تۆڵەکردنەوەدا لە دژی نیشتیمان پەروەران چەند لقێکی هەواڵگری لە شارانی دیکەی وڵاتیش کرانەوە بە هەموو هێزێک کە ئەڵڵا پێی بەخشی بووین شەڕمان دەکرد پڕ بەمانای وشە شەڕێکی زۆر قورس بوو تەنها شەڕە گولە و بۆردومانی فڕۆکە و زریپۆش نەبوو کە بەسەر لاشەی شەهیدەکانماندا دەڕۆیشن بەڵکو چەند شەڕێکی بێماناشمان توش بوو دوای ئەوەی جودابووەکان حکمی یەکێک لە شارەکانیان گرتە دەست و ئێمەش لە ئۆرمچی دەستمان بەکشانەوە کرد گوێمان لە دادگاییکردنی سەیر و سەمەرە دەبووەوە منسوور دەرغای هاوڕێم بەدیلگیرە پاشان توانی دوای ماوەیەک هەڵبێت
ئەو شتی سەیری لەبارەی ڕووداوەکانی ناو بینای هەواڵگری جستا بۆ دەجێڕایەوە. مەنسوور دوای دەستگیرکردنی ڕاپێچی هەواڵگری کرا. زۆر شتی لەوێ بینی کە هەرگیز بە خەیاڵیدا نەهات بوون. مەنسوور لە دەستگای هەواڵگری داڕوخاو بوو، گوتی: من پیاوێکم لە چیاکان دەژیم و هیچ شتێکیش لەبارەی شەڕەوە نازانم. نەخوێندەوارم. شۆڕژگێڕەکان بە زۆر منیان بەمە ڕووماڵاتەوە برد. پاشانیش ئێوە منتان دەستگیر کرد. من بێتاوانم و هیچ شتێک لەبارەی شەڕەوە نازانم. سەنتەری هەواڵگری وەکو دۆزەخوا بوو. سەرۆکی دەستگای هەواڵگریش خودی خۆی چاودێری کارەکانی دەکرد و ڕێنمایی دەدا. ئەی ئەفسەرە ناپاکەکان، ئێوە چۆن لەبەرەی دواکەوتوویەکی وەکو خۆجەنیاز شەڕ دەکەن؟ ئێوە ئاگاتان لەوە نییە کە سامانی دزیون ملیۆنانی لە ئێوە شاردوتەوە؟ ئاگاتان لەوە نییە کە بەکارتان دەهێنێت و بازرگانیتان پێوە دەکات؟ ئاگاتان لەوە نییە کە خاوەنی خانوبەرە و ئافرەت و زێڕە؟ تەماشای کارە ئابڕووبەرەکانی بکەن. پاشان دەستی کرد بە نمایشکردنی هەندێ نووسراوی ساختە، ژمارەی درۆینە و هەندێ وێنەی دەستکاری کراوی فۆتۆغرافی پیشانداین. هەمان شتیشی بەرامبەر بە ژەنەڕاڵ شەریف خان و گەورە فەرماندەکانی تر دووبارە دەکردەوە. دوای ئەوەی با درۆکانی ڕۆحی معنەوی ئەوانی ڕووخاند، ئاماژەیەکیدا بەدار و دەستەکەی و ئەوانیش دەستیان کردەوە بە ئەشکەنجەدان. دەستگا دۆزەخیەکان کاریان دەکرد. ئامڕازە خراپەکانیش بێ شمار بوون. داماوەکانیش دەگریان و هاواریان دەکرد. بە بێدەنجی گیانیان دەسپات، یان دان پێدانانێکی بێبنەما کە بە زۆر پێیان دەکرا و ئەوانی بێتاوانیش بە ناچاری ئیمزایان دەکرد. دواتریش لە ڕۆژنامەی سنگیانگ پەخش دەکرا. جگە لە هەندێ وردە نامیلکە کە بە چاودێری ناپاکەکان نووسرابوونەوە یان قوتابی جستا بۆ نووسیبیان و بە ناوی تورکستانیانەوە پەخشیان دەکرد. بەرەی شەڕ فراوانتر بوو. چەند بوارێکی دیکەی گرتۆتەوە. شۆڕژگێڕەکانیش بە خۆڕاگریەوە شەڕیان دەکرد. ڕۆژێکم بەسەرداهات کە هەرگیز ناتوانم لە بیری بکەم. ئای خۆزگە نەژیابام بۆ ئەوەی ئەو ڕۆژە نەبینم. شەڕگەرم بوو. دوژمنان و جودابووەکانیش لە هەموو لایەکەوە هێرشیان هێنا. شەڕەکە گەرم بوو. خۆجەنیا سەیرێکی چواردەوری خۆی کرد و گوتی: برایان، جگەل لە شەهید بوون هیچ شتێکی دیکەمان لە پێش نەماوە. ژەنەڕاڵ شەریف خان سەرقاڵی شەڕ بوو. ڕوخساری خۆڵاوی ببوو. فڕۆکە و تۆپخانەکان بردومانێکی چڕ و پڕیان دەکرد. لاشەی قوربانیەکانیش سەر شەقامەکانیان پڕ کردبوو. بۆنی خوێن ئاسمانی گرت بووەوە. شەریف خانیش لەبەر خۆیەوە دەیگوت: وا دیارە ئەم جارە شەڕەکەمان دۆڕان. خۆجەنیازیش گوتی: دەبێت بۆ شوێنێکی تر بکشینەوە. دوژمنان ژماریان زیاد دەبوو. ئێمەش تووشی ناڕەحەتیەکی زۆر بووین. کاتێک لە شەڕێکی نابەرامبەردا بە هەڕەمەچی کشاینەوە. چوومە سەرگردێکی سەخت. وەخت بوو هەز بەو درک و داڵانە نەکەم کە دەچوونە دەست و پێمەوە. بە هەناسە بڕکێ لەسەر گردێکی بەرز ڕاوەستام و سەیرێکی دوورم کرد. پەروەردگارە، وا خۆجەنیاز و شەریف خان کەوتنە چنگی دوژمن. پاشان بۆ دەستگای هەواڵگریان جستا بۆ درانەبەر. هیواکان ڕەوینەوە. هەموو شتێک لە ناخماندا دەمرێت. ئەوین هیوا سەرکەوتن. هەروەکو دوێنێ چۆن نەجمەتوللەیل لە ناخمدا مرد، وەختە ڕۆژانی خەبات نەمێنن و وەکو یادەوەریەکانم لەگەڵ مەنسوور دەرغادا کە هیچ شتێک لەبارەوە نازانم ببنەوە بە یادەوەری. بینینی ڕۆڵە جودابووەکانی تورکستانی ڕۆژهەڵات کە زۆر بە دڵڕەقی و کۆیلەیی و زەبر و زەنگ و گاڵتەکردن بە شۆڕژگێڕەکان گەڕانەوە. زۆر ئازاریدام. ناڕەحەتترین شت لەسەر دەروونم ئەوەیە یەکێک لە ڕۆڵەکانی وڵاتەکەم ببینم گۆشتن، چاو بە پێکەنین، دەنگ بەرز، براکانی خۆی وەکو مێگەل بداتە بەر، وەکو ئاژەڵ هەڵس و کەوتیان لەگەڵدا بکات. ئەوەی بەسەر خۆجەنیاز و ژەنەڕاڵ شەریف دەهات ماوەیەکی زۆر وەکو نهێنیەک تەماشا دەکرا، چونکە هەردووکیان لەگەڵ کۆمەڵە کەسێکدا بۆ جێیەکی دوورە دەستی نادیار سەرنگوم کران، بۆ زیندانیەکی دوورە دەستی ژێرزەمین کە کەس هیچ شتێک لەبارەیەوە نازانێت. لە بارەگای هەواڵگری خۆجەنیاز بە جلێکی شڕۆڵەوە بەرغسارێکی پڕبرینەوە. ژەنەڕاڵ شەریف خانیش لە تەنیشتیەوە بوو. لێکۆڵینەوەکەش زۆر تون بوو. حاجی نیاز بە چاوسووی و دەستەوەستانەوە وەستا
بەڕێوبەری هەواڵگیری قیڕاندی بەسەریدا دان بە ناپاچی خۆتدا دەنیت؟ حاجی نیاز پێکەنی بە دوو چاوی سوورەوە کە وەخت بوو خوێنی بپشێ سەیرێکی کرد و گوتی ئەی تۆ من مەبەستت چییە؟ من ناپاکم یان تۆ؟ لەگەڵ بیستنی ئەو وەرامە سەرۆکی هەواڵگری زلێکی کێشا بەدەم و چاوی سەرۆک کۆماردا. حاجی نیازیش دەستە کەلەب چراوەکانی بەگاڵتە جاڕیەوە ڕاوەشاند و لەبەرخۆیەوە گوتی جاری وا هەیە مێشێک بە تۆبزی لوتت دەخورێنێ. ڕاستی بڵێ. خۆجە نیاز پێکەنی و گوتی ڕاستی ڕوونە ئەوانەی ویستیان ئازادی و ئابڕووی خۆیان بپارێزن دەستەکانیان بەستراونەتەوە، ناپاک و گڵاوەکانیش دەسەڵات و قامچی و کلیلی بەندینخانە گەورەکانیان گرتووەتە دەست. ڕاستێکی دیکەش کە من دەیزانم ئەوەیە من دەمرم بۆیە تفت لێ دەکەم. سەرۆکی هەواڵگری چاوی لێ سوور کردەوە و گوتی وەکو سەگ دەتۆپیت، هیچ کەسیش نازانن لاشەکەت لەکوێ فڕێدەدرێت. خۆجە نیازیش بە ڕوویەکی گەشەوە گوتی لاشەکەم چ نرخێکی هەیە، ڕۆحم لەوەیە لەسەر لوتکەی چیاکان دەفڕێت چونکە ڕۆحی من نامرێت. لەو کاتەدا بەڕێوبەری نووسینی ڕۆژنامەکە قەڵەم و کاغەزێکی گرتە دەست و پرسیارێکی کرد حاجی نیاز ڕۆح یعنی چی؟ خۆجە نیاز ئەم پیاوەی دەناسی سەیرێکی کرد و پێی گوت تۆ هیچ شتێک لەبارەی ڕێنماییەکانی بوودا و کۆنفیوشیس لە ڕۆژنامەکەتدا پەخش ناکەیت؟ باشە تەنها پەروەردگار دەزانێت ڕۆح چییە. بەڕێوبەری هەواڵگیری وەرامی دایەوە و گوتی قسەی پوچی دواکەوتوەکان دەڵێیتەوە. نیازیش بزەی هاتێ و چەند ئاەتێکی قورئانی خوێندەوە و گوتی کافرەیە کەمینەکانیش گوتیان تەنها زەمانە لە ناومان دەبات، مەبەست ئاەتی وەما یهلیکونا ئیلا الدەهر. بەڕێوبەری هەواڵگری سرپانی بەگوێی حاجی نیازدا وتی دەبێت دان بەوەدا بنیت کە ئەم گەلە تووشی نەهامەتی کردووە. ئەویش وتی دەبێت تۆش دان بەوەدا بنیت کە دژی ئەو گەلەی سپاردەی خۆی خستوەتە ئەستۆی من و شەڕەفمەندانە لە پێناوی ئازادی خۆیدا شەڕی کردووە پیلانت جێڕاوە. بەڕێوبەری هەواڵگری پێیوتەوە دەبێت تۆش دان بە هەڵوشینی ئەو پارانەدا بنیت. خۆجە نیازیش وتی من هیچ پارەیەکم نییە، خواردن و نووسنم لەگەڵ شۆڕژگێڕە قارەمانەکاندا بووە، بەڵام تۆ ئێستا وەکو تاوانباری شەڕ دادگایی دەکرێت. ئەویش وتی جێی شانازیە کە لە پێناوی و دەرنانی داگیرکەراندا شەڕ بکەم. من تاوانباری شەڕ نیم، بەڵکو من تێکۆشەرێکم لە پێناوی پەروەردگاردا تێدەکۆشم. فەرماندەکەش گوتی یەکەم جار دەبێت ئیسلام لەناو ببەین، ئەو کات هەموو بەرگریەکان تێک دەشکێت. دەقا و دەق وایە. بەڕێوبەری هەواڵگری کاغەزەکانی کۆکردەوە و دەیگوت ئەو بابەتە پێویست بەدان پێدانانی تۆ ناکات. تۆ لە کاتی ئەنجامدانی تاوانەکەدا لە گۆڕەپانی جەنگدا دەست بەسەر کرابیت. لای خۆت بنووسە بە شانازیەوە دەڵێم کە من پاشەکشەم نەکرد، ئاوەتە خوازیش بووم بە شەهیدی بمرم. ژەنەرال شەریف خان خۆی خستە نێو دەمەتەقیەکەیەوە بە بەڕێوبەری هەواڵگریەکەی گوت گەریەکێک لە سەربازەکانی من بوای بە پێڵاوەکانم وەکو مێرویەک تەختی زەویم دەکردی. بەڕێوبەری هەواڵگیری بە تووڕەیەوە چاوی تێبڕیم و گوتی لە سێدارەدانت بەز نییە، دەبێت تۆ لە تووپەت بکرێیت دواتر گۆشتەکەت فڕێ بدرێتە بەر پشیلە. مەنسوور دەرغا لە هەمان جێگە بەند کرابوو، بە چاوی خۆی ڕووداوەکەی بینی بوو. بە هەمان شێوەی ئەوان ئازار و ئەشکەنجەی چەشتە بوو. بە شێوەیەکی سەیر لە مردن قوتاری ببوو. شەوێکیان لە مانجی ئابدا و لە نزیک بینای هەواڵگری تەقینەوەیەک ڕوویدا و ترزێکی گەورەی لە بیناکە دروست کرد. هەلی هەڵهاتن بۆ سێ لە زیندانیەکانی ئاسان کرد. مەنسوور دەرغا توانی هەڵبێت، بەڵام دوو هاوڕێکەی دیکەی بەرگولەی مەرگ کەوتن. دوای ساڵێک چاو بە مەنسوور دەرغا کەوتەوە. ئەو لەسەر شێوەی شوانێکی قەرەجی شەلدا بە جلێکی شڕۆڵەوە خۆی گۆڕی بوو. لەم ڕۆژگارە سەختەدا دوژمنەکان گاڵتەی بە ڕۆحی خەڵک بە ئاسایش و سامانی وڵات دەکرد. هەموو بەهاکانی دەشێوان. مەنسوور دەرغا گوتی
بیهێنە پێش چاوی خۆت کار گەیشتە ئەوەی مێینەی ئاژەڵەکانی تورکستانیان هەناردەی وڵاتی خۆیان دەکرد بۆ ئەوەی دوابڕاویان بکەن. بەتاڵیەکی پڕ لە نائومێدیەوە گوتم تەواو، هەروەکو ئەوەی دوێنێ دەستیان گرت بەسەر ئافرەتاندا، دەستیان بە تۆمەت بەخشینەوە کرد، تەنها تۆمەتێک بەس بوو بۆ ئەوەی بێتاوانێک بە کەس و کاریەوە ڕاپێچی زیندان بکرێت. ئابڵوقەیەکی توندیان بەسەر وڵاتدا سەپاندبوو بۆ ئەوەی هەواڵە ناخۆشەکان دزە نەکەنە دەرەوە. ترس و تۆقاندن بڵاو بووبووەوە، وای لێ هاتبوو مرۆڤی نیشتیمان پەروەر نەیدەوێرا لەگەڵ ڕۆڵەکەیدا بە ئازادی قسە بکات. دوژمن لەوەدا سەرکەوتوو بوو کە توانین نیوەی ماڵە تورکستانیەکان بکاتە سیخڕ. دراوسێ متمانەی بە دراوسێ نەمابوو، زیاتر لە سێ لەسەر چواری گەورە فەرمانبەرانی دەوڵەت ببوونە سیخڕ. نیوەی پیاوانی سوپا و فێرخوازان و گوننشینان و کرێکارەکان موچیان لە هەواڵگری گشتی وەردەگرت. هەندێک کەس لە ژێر هەڕەشەدا نەبادا لە زیندانەکاندا بند بکرێن، یان یەکێک لە کوڕەکانیان بڕفێندرێت یان کچێکیان هەڵبژیرێت، سیخڕیان دەکرد. ئەو تۆمەتانەش دەدرانە پاڵ خەڵکی زۆر جێی سەرسوڕمان بوو. قوتابیەک بە تۆمەتی ئەوەی دەیەوێت شۆڕەش بکات دەست بە سەر دەکرێت. کرێکارێک دەدرێتە بەر لێکۆڵینەوە و ئەشکەنجان بە تۆمەتی ئەوەی بیر و ڕاکانی زیان بە ئاسایشی وڵات دەگەێنێت. هزروانێکیش بە تۆمەتی ئیشکردن بۆ وڵاتێکی بێگانە دەستگیر دەکرێت. پەروەردگارە، هەرچەند ئەم شتانەوە بیر خۆم دەهێنمەوە، وا دەزانم ئەوەی من بینی و من تەنها خەونێکی ترسناکە و دوورە لە ڕاستیەوە. چۆن بڕوا بە کوشتنی 100,000 کەس بکەم بە چەندان هۆکاری جوداواز، چارەگە ملیۆنێکیش بەرەو زیندانیەکان دەدرێنە بەر. زانانی ئاینیش بە قێزەونترین شێوە تاکو مردن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. پڕاوە ئاینی و مێژوویەکانیش دەدڕێندرێن، مزگەوتەکانیش دەکرێنە گەنجینە و شوێنی شانۆ. نەوەی نوێش بۆ ئەوەی لە زریانی داگیرکاریدا بتوێتەوە کە کەسایەتی و مێژی خۆی لەبیر بکات. بەشی هەشتەم لاپەڕاس 103. ئای شەعری قۆمۆل، چەند زۆرن ئەو مەرگەسات و ناخۆشیانی بەسرت داهاتن. دوای ئەوەی فەرمانڕەوا چینیەکەی قۆمۆل شکستی هێنا لەوەی میر دەستگیر بکات و زانانی هەڵچوون و شۆڕش هەڵگیرسا، ناوی قۆمۆل کەوتە سەر زاران و بۆ سیمبولی بەرگری و عەزیمەت. قۆمۆل بووە نمونەی ڕێز و سەربەرزی. پیاوانیش شانازیان بە قۆمۆل بوونی خۆیانەوە دەکرد. شارەکانیش وەکو باب و باپیران یان ڕەسەن و نەجیب زادن، یان بێنرخترین دروستکراوەکانن، یان وەکو هەندێ لە دروستکراوەکانی پەروەردگار هیچ نرخێکیان نییە. بەڵام ئەم دۆخە زۆر درێژەی نەچێشە. قۆمۆل کەوتە بەر تۆڵە سەندنەوەی دوژمنان. کۆشکی میرەکەی ببووە ناوەندی گول لە بارانکردن و تووڕەی و تۆڵە سەندنەوە. شازادە و هەندێ لە خانەوادەی فەرمانڕەواکە لە کۆشکدا مابوونەوە. نەجمەتوللەیلیش هەر لەوێ مابووەوە. خانەوادەی میر لە سەروەختی هەڵاتندا بوون. بەڵام ئەفسەرە چینیەکە بە چەند سەربازێکی کەمەوە لە ناکاو پەلاماری کۆشکەکەیدا و شمشێرەکەی لە کێڵان دەرهێنا و چوە ژوورەوە. یەکەم جار چاوی کەوتە سەر کچێکی جوان کە گوڵێکی بەدەستەوە بوو، بۆنی دەکرد و دەیهێنا بە گۆنایدا. نەجمەتوللەیل بە خەندە و ماناوە سەیری ئەفسەرەکەی دەکرد. پێشەوەی ئەفسەرەکە دەم بکاتەوە گوێی لە نەجمەتوللەیل بوو، دەیگوت: ئێمە بە زۆر نابرین، من پیاوی جەربەزەم خۆش دەوێ، بەڵام ڕقم لە جەلادە دڵڕقەکانە. ئەفسەرەکە بە دۆشدامانەوە سەیرێکی دەکرد. دەخۆی پرسی: دەبێت مەبەستی لەم قسانە چی بێت؟ دەبێت ئەمە چێ بێت؟ بێگومان زۆر جوانە. هەرچەند سەیری دەکرد جوانتر دەردەکەوتەوە. بەڵام ئەم متمانەی بە کەس نییە، گومان لە گشت دروستکراوەکانی پەروەردگار دەکات. پێی باش بوو هەموو شت بەهێز و زەبر و زەنگ ببات، مەگەر ئەو شەڕکەر نییە، ئەو سەرکەوتنیشی بەدەستێناوە. ئەم مسڵمانانە ڕازی نەبوون ژنخوازی لەگەڵ چینیەکاندا بکەن و لەو پێناوەشدا شۆڕشیان بەرپا کرد. گوێی لە نەجمەتوللەیل بوو، دەیگوت: ئەگەر بە زۆر بمبەیت ئەوە هەز بە هیچ خۆشیەک ناکەیت. ئەفسەرەکە لێی نزیک بیەوە و چەکەکەی داگرت کە بێشتر ڕووی لەو کردبوو. پاشان گوتی: وا لە قسەکانت تێدەگەم،
لاریت نەبێت کەمێک پێکەوە دانیشین و پێکێک بنۆشین. گۆناکانی گوڵ ئاسا سوور هەڵگەڕان و گوتی ئەی بۆنە سەرشێت، بەڵام من شەرم دەکەم لە سەربازەکانت، ئێستا بۆ دەرەوە بەڵاوەیان پێ دەکەم. نەجمەتولەیل بەلالوتێکەوە گوتی پەروەردگارە، چۆن دوو ئەویندار هەست بە بەختەوەری دەکەن لە کاتێکدا چاویان لەسەر بێت، یان هیچ نەبێت بزانن کەسانێک هەن چاوە نواڕیان دەکەن. نا با دەربچن و دوور بکەونەوە دوور. چەند کەسێکی ئەم کۆشکە لای ئێمە داوا کراون، من گەورەی کۆشکم وا لەبەر دەستت دامە. ئەمەی گوت و چاوێکی داگرت. ئەویش فەرمانی بە پیاوەکانی کرد بگەڕێنەوە جێی خۆیان، توانی قایلیان بکات یەکسەر بگەڕێنەوە. ڕۆ و نەجمەتولەیل ڕۆیشت. باشە جوانی تۆ عەقڵ سەرسام دەکات، دەستم لێ مەدە، هەلێکم پێ بدە با خۆم بۆن خۆش بکەم و عارەق ئامادە بکەم. نەجمەتولەیل بە خێرایی چووە ژوورەوە. شازادە و دایکی خوشکەکانی و کارەکەرەکانی لە ترسێکی زۆر دابوون. شەویش بە ڕوخسارە ڕەشەکەیدا بەسەر قۆمۆڵدا دەرکەوت. ترسیش قۆمۆڵی داگرت بووە. نەجمەتولەیل بە خێرایی و یەکلاییەوە بە خانەوادەی میری گوت کاتی ئەوە هاتووە، پێش ئەوەی وەکو کەنیزەک بکەونە دەست چینیەکان ئێرە بەجێ بهێڵن. ئەم کارە جێداخە، من بە فێڵ ئەفسەرەکە سەرقاڵ دەکەم و ئێوەش لە دەرگای پشتەوە بۆی دەچوون. بەرەو ڕووی چیاکە ملی ڕێ بگرنەبەر. ئەو ئەسپ و گالیسکەی ئامادەمان کردبوو چاوە نوارە. پیاوانی خۆمانیش پاسەوانی ڕێگای هەڵاتنەکەتان دەکەن. وریابن شەڕ ڕوو نەدات، بچووکترین شەڕ ڕوو بدات دوژمنان لەسەرتان کۆ دەبنەوە و ئەو کاتی ژیان و کەڕامەتتان لەدەست دەدەن. من ئامادەم لە پێناوی ئێوەدا گیانی خۆم بەخت بکەم، بێهودە کات بە فیڕۆ مەدەن. ئەفسەرەکە لە ژوورەوەیە، من بە ئارەقەوە دەچمە لای و ئێوەش ئێرە جێبهێڵن. فرمێسکەکان دابارین، وشەکانی ماڵاوایی خوددا حافیزی تێکەڵ بە ئاه و گریان بوون. نەجمەتولەیل گەڕایەوە و کەمێک فرمێسک بە بەرژانگەکانی دامابوون. بەڵام گۆرانیەکی چینی دوور لە ڕەوشتی دەچڕی. چەند برگەیەکی لە پیرەکارە کەرێکی چینی لەبەر کردبوو. هەندێک شوشە عارەقی بەدەستەوە هەڵگرتبوون. کاتێکیش پێچی بۆ ئەفسەرەکە بەرز کردەوە، ئەو بە گومانەوە سەیری کرد. بەدەستە زلەکەی زلێکی لێدا. نەجمەتولەیلیش بەم کارەی ئەو ناڕەحەت بوو، ڕەنجی زەرد هەڵگەرا و گوتی ئەوە چی ڕوویدا؟ تۆ ژەهرت تێکردووە؟ دایە قاقای پێکەنین و خەریک بوو لەسەر پشت بکەوێت. بەڕقەوە سەیرێکی کرد و گوتی یەکەم جار من دەخۆمەوە. لە مێژووی کۆشکدا کەس ژەهر خوارد نەکراوە. لێرە پیاوان و ژنان تەنها بەشم شێر ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. ئەفسەرەکە لێی نزیک بیەوە و باوەشی پیا کرد. ئەوەیش بە نەرمیەکەوە پاڵێکی پێوە ناو گوتی زۆرت سەرەر کرد. ئەویش زانی مەبەستی نەجمەتولەیل چییە، بۆیە یەکسەر داوای لێبوردن دەکەم. دوای چی؟ مەبەستت چییە؟ نەجمەتولەیل لە خوا نەبێت لە هیچ کەسی تر ناترسێت. بەڵام پێشەمووشت ئێمە پەیوەندێکی ئەویندارانە پێکەوەمان دەبەستێتەوە. گومان ئەوین دەکوژێ. ئەی ئەفسەری چینی، دۆخەکەوا دەخوازێ بە ئاگابم پارتیزانەکان زۆریان لە پیاوانی ئێمە کوشتووە. من تۆم خۆش دەوێ. نەجمەتولەیل دەستی بە دەمەتەقێ کرد، هەستایەوە سەر پێ و گوتی نامەوێ ئەم شەو بتبینم. ئەم ئافرەتە زۆر سەیرە. ئەمەی لەگەڵ خۆیدا دەگوتەوە ئەو دەیتوانی نەجمە بە قژە زێڕینەکەی بگرێت و بیخاتە ژێر پێڵاوە گەورەکانیەوە و ئەوەی مەبەستی بێت دەرهەق بە ئەو بیکات. بەڵام دڵی نەدەهات، چونکە کەوتووە بۆ ژێر کاریگەری ڕەفتار و جوانیە ساکارەکەی و وشە پڕماناکانی. نەجمەتولەیل من تۆم خۆش دەوێت، تاکو ڕەزابوونی خۆتم بۆ ئاشکرا نەکەیت ئێرە بەجێ ناهێڵم. لە کاتێکدا پشتی تێکرد و ڕوە و ژوورەکە ڕۆیشت. پێی گوت دەتوانیت لە پشتەوە تەقەم لێ بکەیت و بمکوژیت. من دەتان ناسم، بەڵام من بۆ ئەوەی وچانێک بدەم دەچمەوە ژوورەکەم. بەڵاڵانەوە گوتی ئەی شازادە سەنگینەکەم. نەجمەتولەیل ئاوڕێشی لێدایەوە و
بە توندی قیژاندی من شازادە نیم، شازادە مناڵێکی بچووکە و وەکو پشیلێکی تۆقی بۆچیاکان هەڵاتووە. ڕاستیەکەی من تەنها سەرروکاری کارەکەرانی کۆشکم. گەر پێت ناخۆش نەبێت من خاتوونی کۆشکم. میر و شاژن و خاو و خێزانیان لە قسەم دەرنەدەچوون. ئێستا دەزانی من چێم؟ دەمەتەقی نێوانیان تا ئەو کاتەی کە زانی کە ژاوی پادشایەتی کۆشکی بەجێ هێشتووە و گەیشتووەتە چیاکان درێژەی کێشا. پلانەکەی سەری کرد، ئەرکی خۆی بەرامبەر بە کۆشک و دانیشتوانی کۆشک بەجێهێنا. ئێستاش کاتی ئەوە هاتووە بە ئازادی دەرپەڕێت. ئەو مەرگە ساتانەی بە چواردەوریدا ڕوودەدەن ئەو خوونەریتەی لە کاتی شەڕەکاندا ژێر پێدەکەون. ڕوخانی حکم و دووبارە هەستانەوەی گۆڕینی فەرمانڕەوا و سەرکەوتون و تێکشکان، شەوانی بێداری و ئازار و فرمێسک ڕشتن. نەجمەت اللەیلی تووشی بێداری و چەڵەمەی ژیان کرد. میر، مستەفا، موڕاد حەزرەت ڕۆیشتن و ناگەڕێنەوە. چواردەوری وەکو جیهانی گیان لە بەرانی لێ هاتووە کە بەردەوام غاردانێ و کشت و بڕ و ئێسک لێسینەوە دەستەوێدانی کاری یەکدی لە کاتێکدا بۆ ژوورەکەی شازادە دەڕۆیشت. ئاوری لە دوای خۆی نەدایەوە. ئەو ژوورە جوانەی کە بە پەڕ و تاقمی جوان ڕازێندرا بوویەوە، پاشان لەسەر قەرەوێڵەی شازادەکە لەسەر پشت ڕاکشە. بە نیگەرانیەکەوە هەناسەی هەڵدەکێشا. سێبەرە سوورەکان بە دیواری ژوورەکەدا سەمایان دەکرد. ڕنگدانەوەی تیشکە زێڕینەکانیش چەخماخێکی زەردی دەدایەوە. پیاوە زەبەلاحەکەش سەگ ئاسا بەڕی سوایی لە پێش دەرگاکەدا ڕاوەستا بوو. ئاخر نەجمەت اللەیل ئاگری بەردا بۆ هەست و سۆزی. نەجمەت اللەیل بوار هەیە بێمەژوورەوە لە دەرەوە دەرگاکە داخە. بێ ئاگایانە ملکەچی فەرمانەکانی ببوو. کاتێ خۆی بەتەنها لە دەرەوەی ژوورەکەدا بینیەوە تووشی شۆک هات. ئەو جا دەرکی بەم گاڵتە شەرمنانە کرد. دووبارە دەرگاکەی کردەوە و وەکو گایەکی هەڵچوو خۆی کرد بە ژووردا. بەڵام نەجمەت اللەیل گوێی نەدا ئەویش دەستی گرت و ئەمیش بە هێواشی دەستی خۆی ڕاکێشایەوە. من ئەو شەو تۆم ناوێت. ئەی بۆ کوێ بچم؟ کۆشکەکەتان کەوتووەتە دەست. لە هەر ژوورێکدا مەبەستت بێت دەتوانیت بارگە و بنەی خۆتی لێدانیت. ئەی تۆ هەستایەوە سەر پێ و گوتی دەتەوێت خۆشیەکی کاتی بم؟ نەیزانی چۆن وەرامی بداتەوە. باشە ئەگەر دەتەوێت مێردم پێ بکەیت. ئەویش بێدەنگ بوو، بەڵام ئەم بەسەر سوڕمانەوە سەیری دەکرد و گوتی چۆن دەبێت بێتە سەر ئاینی من؟ ئاینی تۆ چییە؟ من مسڵمانم، بەڵام من ڕقم لە کەسێکە بڕوای بە خوڵقێنەری پەروەردگار نەبێت. تۆ لە بەرامبەر سەرۆکەکەی خۆتدا وەکو ئەوەی لە نوێژدا بیت بەڕێزەوە دەوەستیت. ئەی چۆن پێویستیەکانی گوێڕایەلی بەرامبەر بە خوڵقێنەرەکەت بەجێ ناهێنی؟ ئەویش بە لە شەقورسەکەیەوە خۆیدا بەسەر نزیکترین تەختدا و گوتی من نازانم ئیسلام چییە، دەبێت بزانیت. بەڵام ئەگەر سەرکردایەتی بزانێت من بڕوام بە بیرۆکە دواکە و توانە هێناوە، ئەوە لە ناوم دەبات. جا ئەوان چوزانن کەوا بوو تۆ دەتەوێت ئەم بابەتە بە نهێنی بمێنێتەوە. بەڵێ باشە با بڕۆین. چی؟ بۆ ئەوەی مێردت پێ بکەم. چەند سروت و وشەیەک هەن دەبێت بیان لێی، چەند سەرەتایەکی ئاسانیش هەن دەبێت یەکەم جارتیان بگەیت. بێزار بوو، وای بە خەیاڵ داهات کە ئەو دەوێت بیر لە هەڵاتن بکاتەوە. داواکاریەکانی زۆر بوون، چونکە بۆ لای شتانێک پەلکێشی دەکرد کە تاک و دوێنێ ئەم بیریشی لێ نەکرد بووەوە. ئەم هەموو شەکەتیە بۆچی؟ چۆن تا ئەم ڕادەیە ئارام بگرێت؟ بە بێزاریەکەوە گوتی دەتوانم وەکو مەڕات کێشم بۆ بارەگاکەی خۆم، ئەوەی بمەوێت پێتی بکەم. هەردوو شانی هەڵتەکاند و بێگرنجی دانە قسەکانی ئەو گوتی دەتوانیت. دوای ئەوەی تفێکی قوددا و گوتی بەڵام ئەو کات تۆ مەینەیەک نابینیت گوڵاوی خۆشەویستی دەرخوار بدات. ئەو کات من وەکو گۆشتی مەڕ تەنها ژەمە خۆراکێکی بەتامم. جوداوازیەکی زۆریش لە نێوان گۆشتی مەینە و گۆشتی مەڕدا هەیە.
دەست لەسەر ئەژنۆ خۆی دانەواند و گوتی تۆ ئافرەتێکی سەیری فەرمانی لە سێدارەدانم بۆ سەدان کەسی ئەم شارەم دەرکردووە و لە چەند ساتێکدا جێبەجێ کراوە چەندان ژن و پیاوم کشتووە ئەوەی جێی سەر سوڕمانی منە ئەوەیە من زۆر دەستەوەستانم بەرامبەرت نەجمەتوللەیل بزێکی هاتێ و گوتی ئەوە خۆشحاڵم دەکات بۆچی؟ چونکە هێواش لە گیاندارێکی دڕندەوە دەبیتە مرۆڤێکی سۆزدار بە توندی قیڕاندی بەسەریدا و گوتی مەبەستت چییە؟ بکوژ و سەمکارەکان مرۆڤ نین؟ ڕابردووشت وەکو ڕابردووی ڕێگرێک وایە من مرۆڤێکی ئازام دەوێت مرۆڤێکی دەزانی مانای وشەی مرۆڤ چییە؟ مرۆڤ لە دیدی ئەودا بنیادەمێکی خاوەن سمێڵە بتوانێت شەڕ بکات و سەرکەوتن وەدەست بێنێت هەموو شتێک وەدەست بهێنێت بکوژێت و دەستکەوتی هەبێت ئەو دروشمانە بەرز بکاتەوە کە سەرۆک و ئاغاکانی بەرزیان کردوێتەوە لەگەڵ ئەو ئافرەتانەدا ڕابێرێت کە لە ڕەنگ و ڕەگەز و ئاینە جوداوازەکانن دەبێت ئەم ئافرەتە چی بووێت لەم پیاوە گوێی لە نەجمەتوللەیل بوو لەو کاتەی لێی هاتە پێشەوە و پێکێکی پێشکەش کرد و دەیگوت بەدڵنیاییەوە لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا جوداوازی هەیە هەموو خەڵک دەزانن من چیم خەڵکی یان لێت دەترسێن یان سەر بە سوپاکەتن بۆیە گوێت لە هیچ ناڕەزایەتیەک نابێت هەردوو شانە گۆشتینەکانی گرت و بە تووڕەییەوە گوتی تۆ چیت لە من دەوێت دەمەوێت بێ گەیشتنی من و تۆ لە ژێرسایی بیر و باوەڕێکدا بێت بیر و باوەڕێک جوداواز لەو بیرۆکە هەڵانی کە بەهێزەکان لە دوای تێکشکانی کڵۆڵەکان دایدەڕێژن نەجمەتوللەیل من تۆم خۆش دەوێت بەڵام تا شایەتمان نهێنیت بە یەک ناگەین لەبەر ئەوەی خۆشم دەوێت هەرچی بڵێ جێبەجێ دەکەم شایەتمان بهێنە کاتێک شایەتمانی هێنا ئەو درێژەی پێدا و گوتی دەبێت ڕێگری لە پیاوانت بکەی دەست لە کوشتن و دزی هەڵگرن وا دەکەم دەزانم ئێوە برسین ماندوون نان و ئافرەت و بێوەییتان دەوێت ئێوە یاسایەکی دادپەروارانە دابڕێژن با سەرکەوتنتان نەبێتە بەهانەیەک بۆ ئەوەی ببنە کۆمەڵێکی دڕندا ڕەفتاری دڕندانە سەر بۆ کینە و تند و تیژی ڕادەکێشێ بۆنی بەختەوەریشی لێ ناکرێت ئەویش گوتی زۆر سەرسامم بە قسەکانت کەوایە تۆ شایانی ڕێزی لە نزیکی کۆشکەکە مەلایەکی شارەزا هەیە بە ناوی مەولەوی عەبدوڕەزاق دەچم لەگەڵ دوو شاهێددا بانگی ئێرەی دەکەم بۆ ئەوەی ببینە ژن و مێردی یەکتر لە کاتێکدا نەجمەتوللەیل لەسەر قەرەوێلەکەی بازیدا و عەباڕەشەکەیدا بەسەر خۆیدا ئەو شەرم دایگرت و ئەملا و ئەولای دەکرد پاشان نەجمەتوللەیل پێی گوت تۆ چاوە نوار بە من زوو دێمەوە ئەویش پەنجەی شایەتمانی ڕاوەشاند و بە هەڕەشە و گوتی ئاگادار بە بە هەڵاتنت شارەکە دەکەمە گۆماوێکی خوێن بە چاوێکی پڕ لە گلەیەوە تەماشایەکی کرد و پێی گوت بێدەنگ دانیشە دوای چەند ڕۆژێک لەم بەسەر هاتە خەڵکی قۆمۆڵ نەجمەتوللەیلیان بە سواری گالیسکێکی گەورەوە کە دوو ئەسبڕان دەکێشە لە تەنیشت ئەفسەرەکەەوە بینی خەڵکی لەسەر شەقامەکاندا جێگەیان بۆ چۆل دەکردن ئەو مێردی پێکرد هەرچەندەم کارە شتێکی ئاسان نەبوو لە قۆمۆڵدا چونکە تا نهێنی ئەم شوکردنە ئاشکرانە بێت خەڵک بە سووک و بێنرخ و بەدڕەوشت تۆمەتباری دەکەن ئەگەر ئەفسەرە چینیەکە بە زۆر مارەی بکردایە ئەوە خەڵکی بەهانیان بۆ دەهێنایەوە بەڵام وا دیارە ئەم خۆی فرۆشتوەتە داگیرکەرەکان خۆی لە مستەفا موڕەد حەزرەت گۆڕیوە و دوای کاروانی سەرکەوتوەکان کەوتووە ئەم ڕەفتارەی وای لێ کرد لە هەموو لایەک ناوی بکەوێتە سەرزاران و سەدان درۆ و تۆمەت سەبارەت بە پەیوەندیە گوماناویەکانی بە چینیەکان و سیخوڕیەکانیانەوە بدرێتە پاڵی هیچ کەسێکیش بیری بەلای ئەوەدا نەچوو کە هۆکاری ڕاگرتنی کوشتار لە قۆمۆڵدا بۆ ماوەیەک چییە نەجمەتوللەیل زیاتر ڕەنجی زەرد هەڵگەڕا و جوانتر دەرکەوتەوە بووە جێڕێزی کۆمەلگە چینیەکان ئەمە ژوای کرد
هاوڵاتیانی ناوچەکە بە پیا و ئافرەتەوە پێی سەرسان بن کاتێک شۆڕجێرەکان لە سەرەتادا سەرکەوتنیان بەدەستهێنا و دەوڵەتێکی کۆماریان بە سەرۆکاتی خۆجەنیاز دامەزراند و چینیەکانیشیان تووشی چەڵەمە کرد. چینیەکان بە هەموو لایەک هەڵدەهاتن. ئەم ئەفسەرەش لەگەڵ نەجمەتوللەیلدا بەرەو ئۆرمچی هەڵات. خەڵکی قۆمۆڵ کەمێک پێش هەڵاتنەکە لەگەڵ ئەفسەرەکەدا بینیان هەڵات. هەمووان نەفرەتیان لێ دەکرد. ئافرەتان تفیان لە دوو دەکرد. منداڵانیش غیرەتیان هەستا و لە دواوە بەردبارانیان دەکردن. پاشان بەترسەوە ڕۆیشتن. دوای ئەوەی لێک تێگەیشتنێک لە نێوان فەرمانڕەوا و ڕووسەکان واژۆکرا. تۆپ و فڕۆکە و زرێپۆشەکانی رووسیا هاتن. دۆخەکە گۆڕانی بەسەرداهات. شۆڕژجێرەکان پاشەکشیان کرد. سەرۆکی حکومەت و گەورە فەرماندەکانیش دەست بەسەر کران. گەلی تورکستانی ڕۆژهەڵات و خاکە ئیسلامیەکەی داگیر کران. شەوێک ئەفسەرەکە گەڕایە و ماڵ و بینی نەجمەتوللەیل دەگری. وتی بۆچی دەگری نەجمەتوللەیل؟ ئەویش وتی خەڵکی دەمرن، من ڕقم لە شەڕە، من دەترسم. بە ناڕاحەتیەکەوە گوتی من چی بکەم؟ ئەوان لە ئێمە دەکوژن، بۆی ئێمەش ناچارین لیان بکوژین. فرمێسک بە چاوەکانی دادات نەخوارەوە و گوتی ئاوەتە خوازم بگەڕێیتەوە وڵاتی خۆت و منیش لەگەڵ خۆت ببەیت، وەکو مرۆڤەکانی تر بە ئاسوودەیی و بێوەیی بژین. یەکسەر تێگەیشت کە مەبەستی ناڕەزایی دەربڕینە بەرامبەر بە داگیرکردنی وڵاتەکەی لەلایەن چینیەکانەوە. ئەویش بێ هیچ هەڵچوونێک گوتی ئازیزەکەم ئەم بابەتە و ئاسان نییە، من بۆم نییە قسەیان تێدا بکەم. سوپا بە فەرمانی سەرەوە جوڵی پێدەکرێ. لە هەموو وڵاتێک هەروایە، سیاسەتیش حەق و ناحەق نازانێت. پاشان فویەکی کردە قەنەکەی و ڕووی گرش کرد و گوتی هەست بە ماندووبوونێکی زۆر دەکەم. کەمێک بێدەنگ بوو. پاشان گوتی دەتەوێت بگەڕێیتەوە قۆمۆڵ؟ ئێستا زۆر ئارامە، شۆڕژجێرەکان تێک شکاون و دووبارە کەوتۆتەوە ژێر دەستی خۆمانەوە. بە نیگەرانیەکەوە گوتی زۆر ئاوەتە خوازم سەری خۆم بۆ وڵاتێک هەڵگرم کە کەس نەمناسێتەوە. ئەویش دەستێکی هێنا بەدەم و چاویدا و گوتی دەزانم بەدەستی چیەوە دەناڵێنی، دەستت لادا. بۆچی؟ واز دەکەم دەستت بە خوێنی ئافرەتان و پیاوان پیس بووە. داڵغێکی لێدا و گوتی من لە شەڕدا وەکو کوێرواوم، چی بکەین؟ بۆ خواردن دروست کراوین، دەبێت شەڕ بکەین بۆ ئەوەی بخۆین و بمرین. تۆ بۆ منیت، خۆشم دەوەی نەجمەتوللەیل. کەمێک بێدەنگ بوو. پاشان وتی چۆن دەڕوانیتە من؟ بە پەشۆکاویەکەوە گوتی تۆ بەند کراویت، نەخۆشیت. لە گشت حاڵەتەکاندا تۆ مرۆڤێکی بەدبەختیت. خەندەیەکی هاتێ و گوتی ئەمانەی گوتتن ئاسوودەم دەکەن. بە خۆشحاڵیەکەوە ئاوڕێکی لێدایەوە و گوتی چۆن؟ چونکە من بە دوژمن نازانیت. ئەویش دەست بەجێ گوتی بێگومان تۆ دوژمنیت. خەفەت بە چاوەکانیدا دیار بوو. چپانی بەگوێیدا و گوتی قەدەری من وایە. نەجمەتوللەیل پێکەنی و پاشان لێی نزیک بیەوە و گوتی چی دەڵێی ئەگەر داوای جیابوونەوەت لێ بکەم؟ بە ترسێکەوە قیڕاندی و وتی چی دەڵێیت؟ مەبەستم تەلاقە. بۆچی؟ چونکە تۆ مسڵمانیت. لەبیری چۆ من هەموو داواکاریەکانی مەلایەکەم جێبەجێکردن، بەڵام تۆشان بەشانی بێباوەڕان شەڕ دەکەیت. من هەر ئەوەندە دەزانم کە سەربازێکم لە سوپایەکدا پاشان هاواری کرد و مستێکی لە دیوارەکەدا و گوتی سوپاکان پەروەردگار ناناسن. ئەی بۆ ئێمە هەوڵی ئەوە نەدەین پەروەردگار بناسین؟ جا ئەوە چ سوودێکی هەیە؟ بۆ ئەوەی ڕێگای بەختەوەری بدۆزینەوە. ئای بێ باوەڕان بە ملیۆنان هەژمار دەکرێن. ئەوان لە مسلمانان زیاترن. جیهان هەر لە ئەزەلەوە وابووە. لەو بابەتە گەڕێ با زیاتر ئازار نەچێژین. ئارەقەی نێوچاوانی سڕیەوە. ئەگەر دەچیت قسەکانی تەواو نەکرد
ئەوی لێی نزیک بیەوە و گوتی من تۆم خۆش دەوێ بەڵام 1 سات لەگەڵتدا نامێنمەوە ئەگەر ببیتە هۆی کوشتنی تاچێک لە ڕۆڵەکانی گەلەکەم لەسەرخۆ بە خۆشەویستەکەم من هیچ کارێکم بەسەر شەڕەوە نەماوە ئێستا من سەرپەرشتی گواستنەوەی خۆراک دەکەم کارەکەش لە دەستی چینیەکان نەماوە ڕووسەکان هەموو شتێکیان گرتووەتە دەست پاشان بە گاڵتە جاڕیەکەوە گوتی زۆرێک لە ڕۆڵەکانی تورکستان خۆیانیان فرۆشتووەتە شەیطان ئایا دەزانیت ئەوان هاوڵاتیانی وڵاتەکەی خۆیان دەکوژن و خراپترین تاوان دەرحەقیان دەکەن هەردوو چاوی خستە سەرسەرینێک و دایە پڕمەی گریان